بەناوی خی گەورە و مێرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان بە کۆمەڵەیەک بڕگە و بابەتی جیاوازە و ئەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێکاتوە لە سێ بڕگەی سەرەکی لەگەڵ چەند ڕاپۆرتێکی تایبەتی پەیاملێرانمان کە بڕگەی یەکەمیان قسە لەسەر توێژینەوەیەک لەسەر گۆڤاری ئاسۆی ئیسلام دەکەین ئەگەرچی دوێنێ تیشێکمان خستە سەر مێژووی ئەو گۆڤارە و ئەوانەی کە چۆن لە سەردەمی خۆیدا لە ساڵەکانی 1984 و 5 تا 1970 کە چۆن گۆڤاری ڕێگای ئیسلامیان ئاسۆی ئیسلامیان دەرکردووە و ئەمڕۆ لەگەڵ بەڕێز ئارامالی سعید قسە لەسەرەوە دەکەن کە توێژینەوەیەکی لەسەر گۆڤاری ئاسۆی ئیسلام کردووە قسە و گفتوگۆی زیاتر لەسەر توێژینەوەیە دەکەین. واروەها پرۆژەی پەرەپێدانی توانە پزیشکیەکان کە پرۆژەیەکی تایبەت یەکێک لە ڕێکخراوانی پزیشکانی کوردستانە چۆن دەیانەوێت پەرە بە توانەکانی پزیشکان لە ناوەندە تەندروستیەکان و لە ناوەندە زانستیەکاندا بدەن قسە و گفتوگۆی زیاتر لەسەرەوە دەکەین. واروها تەوەری سێمان دوێنێ ساڵیادی کردنەوەی یەکێتی نابینایانی کوردستان بوو کە بە ئامادەبوونی یەکێک لە پرسراوانی یەکێتیەکە تەوەری سێمان درێژە پێدەدەین و قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە لە ئێستادا دۆخی نابینایان چۆنەوە پێویستیان بەچی هەیە واتە کۆی گشتی یەکێتی نابینایان تا چەندە سوودی هەبووە بۆ ئەوانەی کە لە ئێستادا نابینان. لەگەڵ چەند ڕاپۆرتێک و پێشتری ژاماژەم پێکرد بڕگەی یەکەمان دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەڕێزان ئێستاش فەرموون بینەری ئەو ڕوودا و مێژوە گرنگانە بن کە لەم ڕۆدا ڕوویانداوە. هەژدەی حەوتی ساڵی 1990 نێلسۆن ماندێلا لە ساڵ ڕۆژی لەدایکبوونیدا ئاهەنگی هاوسەرگیری ئەنجامدا ئەوەش دەیکردە تەمەنی 8 ساڵی شایانی باسە پێشتر و لە ساڵی 1970 وینی ماندێلای خێزانی بەهۆی سووتانەوە کۆچی دوایی کردبوو. هەژدەی حەوتی ساڵی 1970 لە دایکبوونی شۆڕژگەڕ و خەباتکاری گەوری باشووری ئەفریقیا و وەرگری خەڵاتی نۆبڵی ئاشتی و وەرگری سربەخۆیی بۆ گەلەکەی نێلسۆن ماندێلا ناوبراو بە یەکەم کەس دادەنرێت لە مێژووی هاوچەرخی مرۆڤایەتیدا کە زۆرترین ماوەی زیندانی بوونی بەسەردا جێبەجێکرابێ و بە بەناوبانگترین بەندکراوی سیاسی دادەنرێت. بینەرانی عزیز تەوەری یەکەمان وەک ئاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر توێژینەوەیەک لەسەر گۆڤاری ئاسۆی ئیسلام کە دیارە ئەم گۆڤارە چەند ژمارەیەکی تایبەت بوو کە لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە ساڵەکانی 1984 تا ناوەڕاستی ساڵەکانی 1970 دەرکراوە بە تایبەتی ئەو کاتی کە یەکەم جەبهەی ئیسلامی جیهادی بۆ لە هەرێمی کوردستان کە دژی ڕژێمی بەعس دروست بووە گۆڤاری ئاسۆی ئیسلامیان هەبووە تیدا لە ڕێگەی گۆڤاری ئاسۆی ئیسلامەوە پەیامەکانی خۆیان و پەیامی ڕەسەنی ئیسلامەتی کوردەواری و هەروەها پەیامی سیاسی
حزبی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیان دەرکردووە و بەتایبەتی ئەو کاتی کە لەلایەن کۆمەڵێک لە زانا و لە مفەکیر و لە خەڵکی دڵسۆز و کورتپەروەر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دروست دەبێت و هیجرەت دەکەن بۆ کۆماری ئیسلامی ئێران و لە دەستی ڕژێمی بەعز هەڵدێن ئەو کاتە لەوێ لە شاری سنە بەتایبەتی ناوەندێکی ڕاگەاندن پێک دێن و لەوێ سەرقاڵی دەرکردنی گۆڤاری ئاسۆی ئیسلام دەبین کە لە ئێستادا دیارە ئەم گۆڤارە لە بەردەستی ئێمەماناندا نەماوە بۆیە چەند خاڵێکی هەیە کە بەڕێز ئارام عەلی سەعید لە توێژینەوەیەکدا هەموو ئەم گۆڤارانی کۆ کردوێتەوە لە کتێبێکدا دەیخاتە بەردەستی خوێنەرانی عزیز و لە داهاتوێکی نزیکیشدا دەکەوێتە ناو کتێبخانەکانی هەرێمی کوردستانەوە بەگشتی بۆ قسەکردن لەسەر ئەمە لەگەڵ خودی بەڕێز کاک ئارام عەلی سەعید ڕۆژنامەنووس قسەی زیاتر دەکەین کاگارم بەخێر بێ سپاس بۆ ئێوەش ئەگەر لێەوە دەست پێ بکەین منێک کە ڕۆژنامەنووسم با بڵێن لە باگراوندەکەشم لەناو حیزبێکی ئیسلامیە کە دەبوو لە مێژووی ڕۆژنامەوانی بە تایبەتی حیزبە ئیسلامیەکان زیاتر شارەزا بوون بەڵام لە ئێستادا گۆڤاری ئاسۆی ئیسلام بەردەستی من ناکەوە نازانم چی تێدای ئەم کتێبەی کە تۆ ئێستا لە دەستەوە لە توێژینەوەیەکدا کۆت کردوێتەوە تا چەندە هۆکارە بۆی کە من دەستم بگاتەوە گۆڤارانی ڕابردووە لە سبێنە لە توێژینەوەکانی خۆمان لە بەحسەکانی خۆمان بەکاریان بێنم چۆن بوو گەشتیتان بیرۆکەیە بەڵێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لێرەوە سڵاو و درود دەگەرم بۆ گیانی پاکی ئەو شەهیدانەی کە قەڵەمەکانیان لەناو گۆڤاری ئاسۆی ئیسلاما بوون و ئێستا لە ژیانان نەماون یاخود کۆچیان کردووە بە تایبەتی یەکەم وتار کە لە یەکەم ژمارە ڕەحمەتی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ئەینووسێ و کۆمەڵێ مانە و مەدلول و ناوەڕۆکی جوانی تایە ناو وتارەکانی گەڕاوەتەوە بۆ مێژووی ڕابردووی کورد و هەروەها شەهید مەلا عەبدولەتیفی پێنجوێنی شەهید وشیار مامۆستا عوسمان مەردۆخی و هەروەها شەهید عەبدولجەبار ناسراو بەهەژار ئەوانەی کە من ئەزانم و ناویان هەیە لەناو ئەم گۆڤاران نزیکەی 28 نووسەریتیایە بەشێکی زۆری لەوانە لە ژیانان نەماون سڵاو و ڕەحمەت و درود دەنێرم بۆ گیانی پاکیان ئەو قەڵەمانەی ئەوان ئیلهامی ئەو وشانەی ئەوان دوجار بووە هۆی ڕاچەنینی حرەکەیەکی فکری کە زمان حاڵی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بریتی بوو لە گۆڤاری ئاسۆی ئیسلام چکە هەموو حرەکەیەکی سیاسی پێویستی بە جم و جوڵێکی فکری هەیە و ڕاگەیاندن هەیە بێگومان گۆڤاری ئاسۆی ئیسلام لەوانەیە ئەوەندەی کە من وەکو توێژەرێک مامەڵەم لەگەڵا کردو یاخود وەکو توێژەرێک هێناومە خستومەتەوە بەرباس و نووسینەوە ئەوەنە لایەنی عاتفی و لایەن گریم پەیڕەو نەکردووە ڕاستە لەوانەیە بەرپرسیەتی ئەخلاقی و ئاینی لە ناخی منایە هەستم بە بۆشاییە کردووە کە ئەم گۆڤارە گۆڤارێکی ونە دوجار کە ئەم ژمارانەی گۆڤارەکە کەوێتە بەردەستی ئێمە 6 ژماری لێ دەرچووە لە ماوەی ساڵی 1984 بۆ ساڵی 1986 ئێمە ئەم گۆڤارە دێنین ئەیخینەوە ناو کتێبخانەی کوردی حەزەکەم یعنی باس لە گرنگی ئەوە بکەم کە ئەم کتێبخانەیە کە ئەم گۆڤارە عفو سەرچاوەیەکی گرنگە بۆ قوتابیانی زانکۆ بە تایبەتی بۆ ئەوانەی کە لە بەشی ڕاگەاندنە یاخود ئەوانەی ئەیانەوێ لە قۆناغێکی مێژووی حرەکەی سیاسی کوردی قسە بکەن یاخود بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان قسە بکەن بێگومان چەند توێژینەوەیکشمان هەیە لە زانکۆکانە لەسەر حزبە ئیسلامیەکان یا ڕێشەی حزبە ئیسلامیەکان لەکوێوە هاتووە نووسراوەتەوە بە دڵنیاییەوە خاڵی نیە لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بەڵێ ڕاستە بەڵام گۆڤاری ئاسۆی ئیسلام هەستەکەی ڕاستە توێژینەوەیەک برای بەڕێزم کاکەژار حاتەم نووسیوێتی لەسەر ڕۆژنامەگەری ئیسلامی لە ساڵانی هەشتاکانە باسی ئاسۆی ئیسلامی بە پوختەیەک کردووە بەڵام من ئەمەوێ باس لەوە بکەم ضرورەتی ئەم گۆڤارە ئەوە بوو ئێمە وەکو ڕێکخراوی بوار لە بەرنامەی خۆمانە بەرنمەیەکمان بۆ ئەم ساڵ و ساڵی ئایندەدا داناوە کە تەنها گۆڤاری ئاسۆی ئیسلام چاپ نەکەین ئەوە ئێستا نۆبەرەکەی ئەمە بوو کە ئەمە لە مێژووی بزافی سیاسی ئیسلامیە لە کوردستان بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە ئەمە یەکەم ئەزمموی نووسینی ڕۆژنامە نووسی ئیسلامیە لە قۆناغێکی مێژوویە تەمان ڕۆژنامەگەری ئیسلامی زۆر باس نەکراوەکو پێویست ئێمە لە ڕێکخراوی بوار بۆ چالاکی ڕووناکبیری بڕیارمان داوە کە کۆمەڵە گۆڤار و ڕۆژنامە بکەین حەزەکەم هەر لێرەوە ڕای بگەێنەوە بە بینەران بڵێم ئەمە یەکەم ئیشمانی و ئەخیریژنی یەکەم ئیشمان ئەمە بووە ئێستا گۆڤاری ڕۆژنامەی ڕابوونیشکەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی خوێنکارانە ساڵانی پێشتر نەوەتەکان دەرچووە ئەوەمان حازرە تەنها دیزاین و چاپخانەی ماوەشمان حازر کردو وەکو مژدەیەک دواتر لە دوای ئاسۆی ئیسلام کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە گۆڕێ بۆ بزوتنەوەی ئیسلامی ئەمە ئەبێ بە دەنگی باوەڕ ئێستا ئیش لەسەر دەنگی باوەڕ ڕیشەکەین
کە ژمارەکانیمان هەموو لە بەردەسایە. دوای دەنگی باوەڕ ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامیمان هەیە، گۆڤاری جەماوەرمان هەیە، گۆڤاری پەیڕەومان هەیە کەی مەکتەبی ڕێخستنی بزوتنەوەی ئیسلامی بوو. هەموو ئەمان ماخستۆتە ناو ڕۆژە جیهادی شێ وایە؟ بەڵێ جیهادی شێوە لە دەرەوە دەرەچوو. ینی ئێمە هەموو ئاڵای ئیسلامانە ئێستا ئیش لەسەر ئاڵای ئیسلامی شەکەین. ینی ئاڵای ئیسلام ژێشێک بوو لەو گۆڤارانەی کە لە پەیوەندی ئیسلامی خوێندکاران لە هەشتاکانە دەریەکرد، تەنانە دوای نەوەتەکانی ژەی دەرچوو، بەڵام دواتر ڕابوون هەبوو. ئێستا هەموو ئەوانە بەشێکی زۆری لە ژێر ئیشکردنان و لە ژێر کۆکردنەوەن هەموو ئەمانشان لەسەر بکەین. بۆچی کاتێککە لە ساڵیادی بۆ منە ساڵیادەکانی ڕۆژنامە نووسیدا کە باز دەکرێت تیش ناخرێتە سەرەوەی کە ئیسلامیش یاخود ڕۆژنامە نووسانی ئیسلامیش یاخود ڕێچکی ڕۆژنامە نووسی خاڵی نییە لە بابەتە ئیسلامیەکان. بۆچی تیشک ناخرێتە سەری لە مەراسیمە گشتیەکاندا؟ ئەمەی کە ئێوە کردوتانە لە ئاسۆی ئیسلامدا کە کۆتان کردوتەوە تا چۆن دەوەردە سلمێنێکە مێژووی ڕۆژنامەگەری کوردیش خاڵی نییە لە بابەتە ئیسلامیەکان و بەتایبەتی یەکەم ڕۆژنامەش کوردیش کە دەردەچێت بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ دەکات. ڕاست پرسیارێکی بەجێە. من سوپاس دەکەم، ئەمە دەرفەتێکی بۆ منی ڕەخسان کە من هەندێک قسە بکەم لەسەر ئیسلامیەکان و نووسینەوەی یاداژنامە بەداخەوە. زۆر جار یعنی خۆی ڕاگەیاندن دەورێکی کاریگەری هەیە بۆ ناسانی هەر هێزێکی سیاسی. لەوانەیە سە هێزی سیاسی هەیە لە کوردستانە هیچ بارەگا و بنکەیەکی نییە، بەڵام لەبەرەوەی دەستگایەکی ئەعلامی بەهێزی هەیە توانیوێتی براوەیەکی بایا ڕێژەیەکی کورسی بۆ نە پەرلەمانی بەدەست بێنێ. بزوتنەوەی پەیوەندی وەکو بەرپرسایەتیە کە لەو کاتا مەکتەبی ڕاگەیان بیری لەم گۆڤارە کردوێتەوە. ئەمە حاڵە هینێکی باش بووە کە لەماوەی 2 ساڵە 6 ژمارەی لێ دەرکا. بەڵام ئەوە بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە بەداخەوە سەیری کە هەموو سەرکردە و کادیر و پێشمەرگەکانی حیزبە ئەلمانیەکانیان نەتەوەی نیشتیمانیەکان هەموو یاداشتی خۆیان نووسیوە. من پرسیار لە بەڕێستانەکەم یاداشتێکی ئیسلامیەکانم پێ بڵێن نووسرا بێ لە ناو کتێبخانەی کوردیا بێ. یعنی خۆی یاداش یەکێکە لە سەرچاوەکانی نووسینەوەی مێژوو وەک گێڕانەوەی زارەکی ئیسلامیەکان لەو بوارە غیابیانێ خۆیان وەکو پێویست نەهاتوونەتە پێشەوە و نەیان توانی و ئەمانە تەوزیف بکەن بۆ ئاستا فکری و فەرهەنگی و کەلتوری و چۆنەڵی توراسیەکەی کە بە شێوەیەکی توراسی ئەمە بهێڵنەوە. ئێستا ئەمە سەرچاوەیەکی باشە بۆ زانکۆکان، بۆ کتێبخانە گشتەکان و بۆ ئەو شوێنانەی کە زیاتر ئیشی توێژینەوەی تیاکرێت. سبەینێ ئەمە یەکێکە لە سەرچاوەکان. من وەک توێژەرێک چ لاپەڕەم توێژینەوە لەسەری نووسیوە خۆم، بەڵام دواتر 354-55 لاپەڕەی گۆڤارەکەیە. خەڵک ئەتوانێت بێ هەمووی خاتە ژێر نەشتەری ڕەخنە و شیکنەوە بتوانێت توێژینەوەی لەسەر. کەواتە بەڕێزت توانیوتە سەرجەم ئەو زانیاریانیان ئەو تارانەی لەو سەردەمەدا لەو گۆڤارەدا بڵاو کراوەتەوە تۆ لێرەدا تۆماریان بکەیت و بیان نووسیتەوە. بەڵێ من زانیاریەکانم وەکو نەقڵ بەڵێ کۆپیم کردووە وەکو ئەوەی کە وەکو دیکۆمنت ئەوە تا لێرەدا هەیە، بەڵام من توانیومە سەرەتای و دەست پێکردنی ئەم گۆڤارەکە لە سەرەتاوە دەستی پێکردووە. جاری وا بۆ ڕای ناکۆکی زۆریشی لەسەر بۆ، بەڵام من وەکو توێژەرێ هاتووم ڕاناکۆکەکانم نزیک کردوێتەوە لە یەکەوە. لەوانەیە لەسەر دەرچوونی ژمارە 1 ژمارەی سەرەتاوە کێ سەر نووسەر بووە و کێ توانیوێتی کە ئەمە دەرکە. ئەمە ئارام ببوورە. ئامانجت چی بوو لە کۆگرنەوەی هەموو زانیاریەکانی ئەم گۆڤارە؟ ئایا بەڕێزت بە ئامانجەکەت گەیشتوت و ئامانجەکەت پێکاوە؟ بەڵێ ئامانجی من یەکەمی ئەوەیە کە من بەداخەوە ئەمە بەشێکە لەو یاداشتانەوە تاریخی ئەو حرەکەیەوە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و ڕۆژنامە نووسی ئیسلامی لەناو ڕۆژنامەگەری کوردیدا بەدەرەخە. ئەمە ئامانجێکیان. ئامانجی دووەمیان ئەوەیە کە من ئەوەی کە ویستومە وەکو توێژەرێک ئەمە بخەمە ڕوو بێلایەنانە ئەم ئیشە بکەم. یعنی ویستم زۆر هەوڵم داوە بێلایەن بێ بۆ ڕایتیایە لەوانەیە ڕاهەبێ کە لە تۆمارە دەنگیەکانە هەیەەوە. ئێمە لە بەرنمەکانی کەناڵی ئاسمانی پەیام کە لێرە بەرنامەی سۆراغی مێژووما کرد، من لەو ڕێگەیەوە بەم گۆڤارە گەشتم. هەڵبەت سوپاسی کاک حاجی فاروق وە کەناڵی ئاسمانی پەیامەکەم کە ئەمە من لە ڕێگەی ئەوانەوە بەم گۆڤارە گەیشتم و توانیم ئەمە بدۆزمەوە کە گۆڤارێکەیە کە پێویستە قسەی لەسەر بکرێت. تا چەند سوود لە زانیاریەکانی ئەو نووسەرانەی یاخود بەڕێوەبەری ئەو کاتی ئەم گۆڤارە وەرگرتووە؟ سوودم بێگومان سوودم وەرگرتووە، هەمویانم دۆزیوەتەوە ئەوانەی کە لە ژیان ناماون. بەتایبەتی یەکەم لە حەزەکە لە ساڵی 1970 لە شاری سلێمانی کاکەمان دۆڵپەمووی ئێستش لە ژیانە ماوە لەگەڵ شەید ئازاد بەرزنجی بەڕەحمەت بێ یەکەم سەرنووسەر بووە. لێرە لە شاری سلێمانی لە گەڕێکی پیرمەسوود ئەنیشن بیر لەوە ئەکەنەوە کە شتێک دەرکەن وەکو زمان حاڵێکی بزوتنەوەی پەیوەندی. بزوتنەوەی پەیوەندی سەرەتا لە ڕووی
ئیداری و حیزبیوە نەخەمڵیوە بەڵام وەکو ئاسە فکریەکەی و کۆبوونەوە و تەجەمع و قسەکردن لەگەڵ خەڵکە ئەم حرەکەیە وجودی هەبووە بوونی هەبووە کاک ئازاد لەگەڵ کاکەمالە دائنیشن پێشنیاری ناوەکەشی ئەکەن من ئاماژەشم بەوە داوە کە ئەو ڕەجیاوازانەی لەسەر ئاسۆی ئیسلامەیە کاک کەمالەڵێ من پێشنیارم کرد و یعنی هەڵهاتنی گزینگێکی نوێ و ئاسۆیەکی نوێی ئیسلام لە کوردستانەوە سەرەتا بە شێوەی نەشرە دەرچووە شەیداخان ینی بە شێوەی بڵاو کراوە لە شوێنە گشتەکانی شاری سلێمانیا بڵاو کراوەتەوە بە دەرگای مزگەوتی گەورە بە محکەمەی کۆنا بە گەڕەکە کۆنەکانی کانێسکان ئەو شوێنانە هەموو کراوە دواتر کاک ئازاد لە ساڵی 1984 لە مانگی 11 هیجرەتەکە کە سلێمانی بەجێڵێ ئەچێتە ڕۆژهەڵاتی کوردستان ئەچێتە مەریوان سێکە علااقاتی بزوتنەوەی پەیوەندی لەوەیە خەڵکەکە لەوەیە حتا من ئەمەم لە برایەکی کاک ئازادەوە کاک شێخ محەممەدەوە وەرگتووە وتی ئێمە کە کاک ئازاد هیجرەتی کرد هات دانیشت بووین وتیەوە چیە لێرە دانیشتون ئێوە لێرە هیچ زوڵم و زۆری کشتان لەسەر نییە ئێمە لە کوردستانە لەژێر ستەمی بەحسا ئاسۆی ئیسلامان دەرکۆمە قسەی براکەی خۆیەتی کە لە ناو کتێبەکەش ئاماژەی پێکراوە یاڵا ئەبێ گۆڤارێک دەرکەین و بیکەین بە گۆڤار ئاسۆی ئیسلام من ئاوا وەرم گرتووە ئیتر کاک ئازاد گۆڤارەکە حازریش ئەکات سەرروتارەکەشی ئەنووسێ بە ناوی عەبدولهادیەوە ئەو کاتە نازناوی ئێوە لە ئەخیری بە کتێبەکە بڵاو کراوەتەوە قەدەری خواوا بێ لە دەی سی ساڵی 1985 بەهۆی بردومانی فڕۆکەی عێراقەوە لە نزیکی مەریوان لەگەڵ شەهید تاهیر و شەهید بەختیاری کوڕی شەهید تاهیرا شەهیدە بن یعنی ئاوا من زانیاریەکانم کۆکرەوە دواتر اینجا چوومەتە سەر ئەوەی ئەو کەسانەی کە ستافی گۆڤارەکە بوون و لەوێ بەڕێوەیان بردووە لە ئەچێتە شاری سنە و لەوێ نووسنگەی سەرەکی هینی لێیە بزوتنەوەی پەیوەندی لێیە لەوێ گۆڤارەکە چاپەکەن و کۆمەڵێک زانیاری و داتا و تەنانە وێنە و خۆشم گەڕاوم بەڵگەنامەی وردم لای خەڵکی ترکۆ کردوتەوە بەڵام ئەوی کە گرنگە ئەمە من وەکو توێژەرێک بە دوایە چووم هەر کەسێک علاقەیەکی بچووکی هەبوو بێ یەک وتاری بردبێت نامەیەکی بردبێت لە چیاسەختەکانی هەورامانەوە بۆ ئەو دیوە ئاماژەم بە ناوەکەی کردووە کاک کامیلی حاجی عەلی کاک حاجی ئەحمەی عەبدوڵڵا دەلاک کاک نافع بە ڕەحمەت بێ ئێستا نەماوە چەند ڕۆژێ بەر لە ئێستا کۆچی دوایی کرد جگەلەوە مامۆستا سادق سازانی تەنانە هاتوۆتە کوێ ئاماژەم بەوە کرد کە لەوانەیە کەس باسی نەکرد بێ مامۆستا مەلا ئەحمەدی ئەحمەداوە کە هاتوۆتە ماڵیان ئەو کاتانە هاتووە خستوێتێ ناو مەشینەی تراکتۆر و کە دەرچۆ گۆڤارەکە و جای بەسەرایە و کرێکاری خسۆت ناوی ینی هەموو ئەو زانیاریانی کە تۆ دەستێک کەوتۆ لەم کتێبیان نووسی و مەزانیاریەکان وەکو ئیدارەی گۆڤارەکە شەیداخان بەڵام وەکو ناوەڕۆکی بابەتەکان شاڵە توێژینەوەیکی وردم بەدەستەوەی لەسەر کۆی بابەتەکان قسە بکەم و ئەو کەسانەشی کە کاریگەریانە بووە بابەتەکان و چیرۆکی نووسینی بابەتەکان لە پشتیوەزان هەمووی ئەم کتێبەوەمان لێ دەکات بمان باتەوە ئەو سەردەمەی پێشووکە ئەو کاتەوە گۆڤارە دەرکراوە بەڵێ ئەمە طبعا وەکو پێشتری وتم من لە غیابی هەندێک شتا ئەم کتێبە بەشێکی کراوە ئێستا تۆ سەیری کە بڕۆ سەیری مێژووی نووسینەوەی مێژووی سەردەمی مەلەکی کە لە عێراقا هەموو تاریخەکەی لە یاداشتەکانی زوباتەکانەوە وەرگیراوە سەیری کە سوڵتان عەبدولحەمید لە دەوڵەتی عوسمانیا یاداشتی نووسیوە تەیموری لەنگ 800 ساڵ بەر لە ئێستا یاداشتی نووسیوە هەموو ئەمانەی نووسیوە بەڵام ئێمە قیادیەکان بزوتنەوەی پەیوەندی هەتا ئەم لە حەزەیەش زۆرترین قیادی مؤسسین و قیادەکانی ماوە خۆشببختانە لە ژیانە بەڵام بەداخەوە کۆمەڵە قیادەی کاریگەریان مرد ئەو معلومات و زانیاریانەیان و بردیانە ژێرگەڵ ئەمان ماون ئێمە ئەمانوێت لە ڕێی زارێکی و ئەوە لەوان وەرگرینەوە بەشێکی زۆری شەیداخان سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزی ئەوەی کە ئێستا من لەم کتێبا یاداشتم کردووەکو ئەوەی کە توێژینەوەیەکی چ لاپەڕەیە پێشێکی کە نووسیومە بیرکردنەوەی خۆم ئەندێشەی خۆم بە دوواداچوونی خۆم لێکۆڵینەوەی وردی خۆم شیتەڵکاریم تیا کردووە بە دوایە ڕۆیشتوم زۆربەی زۆر ئەوانە لە ژیانە ماون یعنی هەموو ناوەکان مەوجودن هەموو لەم شارەن لە شوێنی ترن ئەوەی یەک ڕۆژ یەک ئیشی کردێتەنانە هەیە دیزینێکی یەکێک لە ژمارەکانی کرۆ بیستومەتەوە ئاماژەم بە ناوەکە یاوە لە ستافەکە لەم ڕۆژانە بیستومە بۆنمە یەک دوو کەسیکەی تیاوە لەوانەیە نیگەرانیش بوو بێت لێمان نەمانزانیوە ئێمە چکە هاوڕێکانی بەشێکی زۆریان باسکردوە کە دەوری هەبوو لە دیزین و ئەوانە لەوانەیە بۆ چاپەکانی تریشاڵە ئاماژە بەوانە ئەدەین و ئیزافەی بۆ ئەەکەین بۆ نمونە ئەم شەو نەفرێک تەلەفۆنی بۆ کردوم باسەوە ئەکاڵە کاگارام لە مناسبەکە داعوت بوو هیچ پەیوەندی بەم ئاسوی ئیسلام و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە نەبووە ئەڵێ ئەوەی ئەو گۆڤارەی تۆ کە دەست من کەوت و ڕۆژنامەنووسێکی زۆر دیارە مدەی 40-50 ساڵە ڕۆژنامەنووسە بازەوە کاڵێ
ئەوەی ئاسۆی ئیسلامە بە شێوەی نەشرا هاتە شارە زۆر منم گەیانە مجەماعی شانەدەری و هەڵەبجە و دیسانەوە کە لە ڕۆژەڵاتەوە ئاهات ئەم گەیانە سلێمانی ئەیوتم نەمزانیوتی من نەمزانیوە تۆ خەریکی ئیشێکی وە یعنی ئاوا من ورد بە دوای بەڵام یاداشتم کردووە هەموو بە دوای زانیاریەکانە ڕۆشتوم هەتاوەکەوە بگەم بەوە دوجار کە گەشتوشم بە مۆزانی ومە کە کاک ئازاد بەرزنجی یەکەمین شەهیدی ڕۆژنامەنووس ئاخر ئەمە لە مێژووی ڕۆژنامەنووسی کوردیا زۆر بەکەمێ من ئەگەر باسی بکەم لەوانەیە تەنها ئێمە وەکو ڕۆژنامەی کۆمەڵ لە بیر مەکات خۆی کە ڕۆژنامەی کۆمەڵمان دەرەکرد ئەو کاتانەی کە بردومانی ناوچەکان بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی کرا لە منتیقەی شارە زوور و هەڵەبجە هەورامان لەو ناوانە ڕۆژنامەکەمان حازر کردبوو لەسەر سیدی بوو ببین بۆ چاپخانە ئەو شەوە قەدەرەن درا لە بارەگاکان ئێمە نەمانتوانی چاپیکەین دوای چەند هەفتەیەک دوایی کە وەزعەکە ئاسایی بوو و هێزەکان هاو سەنگی هێزەکان گۆڕانکاری بەسەرات چاپمان کرد ئەمەی ئاسۆی ئیسلامی چیرۆکی کاگازادی لە پشتەوە لەوانەیە بڵێم شەیداخان ئەگەر بێت و کەسێکی ورد هەبێ لە بواری نووسینی ئەدەبیا ئیشکاتەنانە ئەوەی کاک ئازاد بەرجی ئەکاتە ڕۆمانەکە بە نووسینێکی گەورە و شاکارێکی ئەدەبی کاک ئازاد ئەمە زۆر ینی حەقینێکی عەجیبە سەروتارەکەشی هەنووسێ بەڵام دوجار خۆی نایبینێ بەڵام هاوڕێکانی دەستخۆشیان لە یەکەین کە دوجار ئەو کاتانە مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی وتە بێژی ئەم هێزە سیاسی ئەبێ وەکو تا ڕادیەک گونجاو بێ بێڵەمەکو بەرپرسی ڕاگەیاندنی ئێستەوا بێ کەرەستەکانی دەنە دەست ئەو ئەوش تەسیمی چەند کەسێکات و دوجار بە چاپە گەیەنرێ ئەمە بۆ زۆر کارێکی گەورەیە زۆر جار مادام بۆ لایەنێکی ئیسلامی ئەم گۆڤارەی دەرکردووە لە سەردەمێکی شابەوەکو ئێستا نەبووە ڕەنگە ڕەگەزەکانی یا بنچینەکانی کاری ڕۆژنامەنووسی زیاتر تۆخکرابنەوە زیاتر ڕەنگە خەڵک هەست بەوە بکا کامە تەنها وتارێکی داعاوی بووە یا گۆڤارێکی داعاوی بووە بڵاویان کردوێتەوە ئایا ڕێچکە یا بنەما ڕووکاری بنەماکانی کاری ڕۆژنامەنووسی لەناو ئەم گۆڤارەیە تا چەنە پێڕەوکراوە گەر ئێستا سەرنجیان بدەینە سەر ڕەگەزەکانی هەواڵ یاخود بنچینەکانی کاری ڕۆژنامەنووسیان تیا دۆزرێتەوە؟ وڵا بێگومان بەشێکی تایە لەوانەیە کاک جەلال کە تۆ سەیری تەصنیفی ژمارەکانەکەی بە دوایەکە 6 ژمارەی لێ دەرچووە ئەم 6 ژمارەیە 4 ژمارەیان لە ساڵی 1985 بووە 2 ژمارەیەخی لە ساڵی 1986 سەیری تەکنیکەکەی کەی قۆناغ بە قۆناغ پێشکەوتوی پێوە دیارە بۆ نمونە لە ژمارەیانە تایەتی هەموو ژمارەکانی ئەوەی تیا پەیڕەو کراوە کە سەروتاری تیان نووسراوە بە ناوی پرشنگی ئاسۆ یا من لە شوێنەکە بوون بەچی ساغم کردوێتەوە کە ئاسۆ پێش ژمارەیەکی هەبووە خۆ حەقە تۆ ئێوە بپرسن یا خوێنەر و بینەر بپرسێ ئەمە 6 ژمارەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەرچووە کاگازاد ژمارەیەکی دەرکردووە ئەی ژمارە سفروانەی هەبووە لە ناو نووسینی ناوەڕۆکی پێشەکیەکەی کاک ئازادا ئەڵێ ئاسۆی ئەم جارەی دەرچوو یا ئاسۆی ئەم جارەمان یعنی پێشتر هەبووە بۆ خۆی وشەی ئەم جارەی جاری کەش هەبووە کە ئاماژە بەوە ئەکا بە شێوەیەکی گشتی تەکنیکەکە پەیڕەو کراوە بەڵام لە ئاستی ئەوەی کە کۆمەڵە کەرەستەی کەم لە بەردەسا بووە و تەواضعێکی زۆر هەبوو یعنی پار لە ڕووی مادی و شتێکی ئەوتۆ لە بەردەسانە بووە بەڵام دەست و قووەتێکی گەورەی لە پشتەوە بۆ تا ڕادەیەک باشە باسی ئەوە کاکەڵێ گۆڤارێکی ئیسلامیە مەکتەبی ڕاگەیانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دەریەکە جا ئەمە بۆ خۆی ئاماژەی بوو کە خاوەنی ئیمتیازی بووە بەڵام وەکو ئەوەی کە بەڕێزت پرسیارکە تا ئێستا سەرنووسەرێکی نییەمە پەیڕەوی ئەوە نەکراوە بەڵام کۆمەڵێک خەڵک لایەنی ئیداری و لایەنی کارگێڕیەکان بەڕێوە بردووە دەستیان خۆش بێ ئەوانە پاراستوشیانە لە لای خۆیان ئەمە بۆ خۆی گرنگە اینجا سەروتاری شیتیاوە بابەتەکانی بابەتی هەمە جۆرن بەڵام کە تۆ دەی سەیرەکەی لە ژمارە 2 بە دواوە مەسلەی ئێوە کە باسی ڕەگەزی هەواڵەکەن کاسێتی هەواڵەکانی تایە کاسێتی بۆ نمونە مامۆستا مەحموودی ئازادی مامۆستا ئەبوبەکر و مامۆستا عەبدولەتیفوانە کە کاتێ هیجرەتەکەن ئەچنە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان هەواڵەکەی تایە بۆ نمونە ڕەمەزانی ساڵی 85 کە مانگی ڕەمەزان دێ بەیاننامەیەکی بزوتنەوەی پەیوەندی تایە ئەتوانی بەوە کە تاریخ و ڕۆژی ئەم گۆڤارانەش بدۆزیتەوە جگە لەوە هەواڵی بەشداریکردنی مامۆستا شێخ محەممەدی تایە لە کۆمەڵە کۆنگرە لە کەنەدا و لە ئەمریکا و ئەوانە گەڕاوە چالاکی تایە کۆڕ و سیمینار گیراوە لەسەر هەندێک کەسایەتی گەورەی ئیسلامی باسی شەهیدبوونی شەهید تاهیر و شەهید ئازاد خۆی و ئەوانەی تایە لە دوای ئەو ژمارەوە کە شەهید دەبن سۆزی تایە بەردەوام وایە بە دڵنیایە یعنی شتی تایە بەڵام ئێمە لە مێژووە شتێکەیە
یعنی پارچە کاغەزێک جاری وایە دەیان نامەی ماستەر و دکتۆرای لەسەر نووسێ. ئێسش کە باسی فتوحاتی ئیسلامی ئەکرێ خەڵک باسی پارچە پێستەیە کاکە باسی کوردی تیا بوو چی بوو باسی بەشداری کورد لە فتوحاتە و چۆنێتی کورد بەشداری کرد و ئایا شەڕی کردووە بەرامبەر سوپای ئیسلام. زۆر باشە کاگەرم. یعنی هەموو ئەمانە بەڵگەنامەی زۆر بەهێزن ئەتوانێت دەیان ماستەر و دکتۆرا و بڕوانامی جیاوازی لەسەر بەرنامەش لەسەر گۆڤاری ئاستوی ئیسلام دەتوانین بکەین لە 20 دقیقە کۆتایی پێنایێت. زۆر بە کورتیەگەر پێم بڵێ پرۆژەی تازەتان ئێستا چی بەدەستەوە چکەی بڵاو دەکرێتەوە کەی تەواو دەبێت؟ بەڵێ وەڵا وەکو پێشتر وتم ئێمە وەکو ڕێکخراوی بوار ئەمە ماخستۆتە ناو کارنامەی ئەم ساڵمان و ساڵی داهاتووە. ئێستا حالیان لە نزیکانێکە لەوانەیە ئەگەر زۆر نەخایەنێ ڕۆژنامەی ڕابوون کە زمان حاڵی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بووە ئەوە بەدەستمانەوەیە دەنگی باوەڕ گۆڤاری پەیڕە و ئاڵای ئیسلام ئیتر ئەمانەوەی ئیش لەسەر ئەوانەی دوای ڕاپەڕینیش بکەین ئەگەر ئێمە هاوکارمان هەبێت ژمارەکان بتوانین بەتەواوی کۆ بکەین و ئیش لەسەر ئەوەکەین و ئێمە خەریکی نووسینەوەی من ئێستا خۆم یەکلا کردوتەوە بۆ ئەوی تاریخی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە دووسێ ڕوانگەوە بنووسم. ڕوانگەی یەکەمیان لەوەی کە لەناو گۆڤارەکانی یاسۆی ئیسلامە بەدەری بێ یاعی دەری بهێن و ئیسفادەی لێ بکەین. ڕوانگەی دووەمیان ئەو بەیاننامە و پەیڕە و پرۆگرامی ناو خۆیانەی کە لە دوایان بەجێماوە سێهەمیان کە لە هەمویان گرنگتە ئەو کارکتەرانەی کە لە ژیانە ماون و ڕۆڵی کاریگەریان هەبوو ئەوەی کە بەردی بناغی ئەو حرەکەی داناوە لەشکری قورآانی دروست کرد و فەرماندەری لەشکری قورآانی دروست کرد ئێستا لە ژیانە ماوە خۆشبەختانە یعنی ئامادەی زانیارەکان با بە ئێمە ئەمانوێت لە لۆ دووسێ ڕێگەوەی ئێمە بتوانین مێژوی ئەو بزوتنەوەی و ڕۆژنامە نووسی ئیسلامیش بنووسینەوە. زۆر بەڕێز ئارام علی سعید خاوەنی توێژینی و گۆڤاری ئاستۆی ئیسلام زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیارانی کە بەیانمەت بەخشید. منیش سپاسی ئێوەکەم سپاس بۆ بەڕێزان کاکجلال شەیداخان سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێ. بینەرانی ئازیز و خۆشەویست پاش ناوبڕێک دەگەڕێینەوە وڵاتان و بەردەوام دەبین لەگەڵتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە
ئێوە دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز تەوەری دووەمان قسەکردنە لەسەر پرۆژەیەکی تایبەتی ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان کە یەکێکە لەو پرۆژە نایابانیان کە لە هەرێمی کوردستاندا خستویانەتەکەڕوە تێدا دەیانوێت پەرە بە توانە پزیشکەکان لە ناوەندا تەندروستیەکان بە تایبەتی بدەن. بۆ قسەکردن لەسەرم تەوەری زیاتر لەگەڵ دوو میوانی سەرەکیمان لە ڕێکخراوە کەدایەکیان کە بەڕێز حەسەن شێخ جەمال بەرزنجی بەڕێوەبەری ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستانە و هەروەها میوانی دووەمان دکتۆرە کەلسوم محەممەد ڕایەنەری زانستی ڕێکخراوەکەیە. بەخێر بێن. زۆر بەخێر بێن. کاک شێخ بەخێر بێ. خێر بێ دکتۆرە. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەم ڕێکخراوەتان ئەمە یەکەم کارێتی کارەکانی تری چی بووە ئەگەر هەی بووە و دەتانەوێت چه پەیامێک بگەێنن بەم پرۆژە تایبەتەی کە ڕاتان گەیاندووە. سەرەتا زۆر سوپاس بۆ ڕەخساندیم دەرفەتە. سڵاو ڕێزمان هەیە بە تەواوی بینەرانی کەناڵی پەیام. سپاس بۆ ئێوە دووبارە. ئێمە بۆ ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان بۆ پەرەپێدانی زانستی پزیشکی سەرەتای دروستبوونی ڕێکخراوەکەمان گروپی زانستی پزیشکی بوو لە پارێزگای هەڵەبجە لە یەکەمین کۆنفرانسی زانستی پزیشکی بە بەشداری 5 پزیشکی پسپۆر لە بوارە جیاوازەکان و ئامادەبوونی سەڵدان خوێندکاری بەشە پزیشکەکان و دەرچوو کارمەندان و پزیشکان لەسەر تاسەری هەرێمی کوردستان گروپی زانستی پزیشکیمە لەو کۆنفرانسیە ڕاکان کە یەکەمین جا بوو لە مێژووی پارێزگای هەڵەبجە کۆنفرانسێکی پزیشکی بکرێت. و لە دوای ئەوە بە گرنگ دانرا و گروپە ڕابگەێنی و دوایەوە کۆمەڵە کار و چالاکیمان ئەنجامدا باوکاری پزیشکە بە ڕێزەکان و کارمەندانی گرنگترین کار و چالاکیانتان کە ئەنجامتانیاوە چیە گرامەجی؟ بەڵێ ئێستا ئێمە خزمەت و ئیتر لە دوای ئەوە کار و چالاکیەکانمان کە بەهێز بوون شوێنێکی ئەکادیمی بەرزی خۆی گرت بۆیە داوایان لێکردین کار و چالاکیەکانمان فراوان کەین سەرجم شارشارچووکەکان و پارێزگەکان بگرێتەوە بۆیە بڕاماندا ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان دامەزرێنی لە بەرواری 2017 ماڵەتی فەرمیمان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکان سەر بە ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هەرێمی کوردستان وەرگرت. و لە دوای ئەوە کۆمەڵی کار و چالاکی زۆرمان ئەنجامدا لەسەر جەم پارێزگاکان لە هەرێمی کوردستان گرنگترین لەو چالاکیانە یەکەمین پرۆژەی پەرەپێدانی توانە پزیشکەکان لە کوردستان و عێراقە قۆناغ یەکەم لە پارێزگای هەڵەبجە بوو ساڵی 2018 35 فێرخوازمان وەرگرت تایبەت بەس بەشە پزیشکەکان دەیانتوانی بەشدار بن کۆمەڵی پزیشکی پسپۆر تیم ڕاهێنانی پراکتیکی و نەزەریان پێکرد. ئەم ساڵیش بۆ دووەمین جار لە پارێزگای هەڵەبجە لە پارێزگای عەفو سلێمانی ئەنجامی ئەدەین ساڵی 2019 50 فێرخوازمان وەرگرتووە لە ئاستی سلێمانیا لە بەشە پزیشکەکان کە پەرە بە توانە پزیشکەکانیان بدرێت و پەرە بە زانستەکان بدرێت یا ئەوانی کە تاویان یا ئەوانی تاویان کردو یا ئەوانی کە لە ناوەندە ئەکادیمەکان فێر ئەکرێن زیاتر پەرە بدرێت بە توانەکانیان. کاک حەسەن من ئەگەر پزیشکێک بم تۆ بڵێ با پەرە بە توانەکانی بدەم ڕەنگە تۆ زیاترم بێت ئەگەر زیاتر ڕوونکردنەوە لەسەرەوە بدەیت کە چۆنی دەتانەوێت پەرە بە توانە پزیشکەکان بدەنەوە و خەڵکانەی کێن دەتانەوێت کاریان لەسەر بکەن بۆ نمونە کارمەندێکە لە یشێک لە نەخۆشخانەکان یاخود پزیشکێکی پسپۆرە یاخود پەرستارێکە لە چه ڕوانگەیەکەوە لە ڕووی شخصەکانەوە کار دەکەن و بابەتەکانیش زیاتر چین؟ سەرەتا پێشەوەی سەرتا پێشەوەی کار لەسەر پەرەپێدان بڵین پارەپێدانی توانە پزیشکەکان سەرەتاش لەگەڵ ڕاهێنەرەکانوانە ئێمە چەند بابەتێکی ترمان هەیە جیاواز لە بابەتی زانستی پەرە بە توانایان بدرێت بێژگە توانەکانیان کە چۆن ما بە شێوەیەکی ستاندەری جیهانی مامەڵە لەگەڵ نەخۆشا بکەن کەمە لە کوردستانی ئێمە زۆر پشتگوێ خراوە یعنی زۆر گرنگی پێ نەدراوە بۆ نیکەمی کارت لە شوێنەکان کە فێرخواز فێر بکرێت خزمەت گوزاریەکان بە کوالێتێکی باش پێشکەشی نەخۆشان بکەن و هەروەها لە دوای ئەوە لەو ڕوانگەوەی ئێمە ئیشی لەسەرەکەن لە ڕووی دەرونی و مامەڵەکردنەوە اینجاکو هەر کارمەندێکی تەندروستی یا هەر پزیشکێکی گشتی بەپێی ئیختیساسەکەی خۆی کەسێکی باڵاتر لە بوارەکەی خۆی
کە هەمان کەس لە ناوەدا ئەکادیمەکەی خۆی کە تاوی کردووە یاخود لە دەروی کوردستان لە زانکۆیەکی پزیشکی دەرس ئەڵێتەوە پەرە بەتوانەکانیدا ئەوش لە ڕووی نەزەری و هەم پراکتیکی کە بەڕاهێنانێکی چڕوپڕی نەزەری و پراکتیکی ئەنجام دەدرێت و بە تاقیکردنەوەش ئەنجام دەدات. کەواتە و ئەندامانی ببوورەکەی وەریانەگرن تەنها ئەبێ دەرچوی بەشی پزیشکی بنواتە دکتۆر بن بەپێی پرۆژەکان و شێوازی جێبەجێکردنیان ئەگۆڕێت. زۆر باشە سەبارەت بە خولەکان لە ئێستاداکە و خولانی هەتانەوە دیارە دکتۆرە کەلسومەک و ڕاهێنەر زیاتر ناساند بن. دکتۆرە کەلسومە گەربێنە لای تۆ ئەو ڕاهێنانەی کە جەناب دەیکە یا دەیڵیتەوە چین بابەتەکان و زیاتر ئەوانەی کە بەشدار دەبن لەگەڵ تا لە کام توێژن توێژی پزیشکە فەرمانبەرە پەرستارە چه جۆرە توێژێکە؟ بەنامخوای گەورە سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ گرنگدانتان متباری پزیشکی ئێمە وەکوان فەرمان کردێتەوە چەند بابەتی گرنگ کە بە گرنگمان زانیوە لەم خولەیە ئەیڵێنەوە لەو بابەتانە گرنگترینیان فێزئەیدا فریاگوزارە سەرەتاییەکان کە بۆ فێرخوازانە بگەێنین لەوانیش خۆمانە زانین فێرزئەید زۆر شتەگرێتەوە فریاگوزارە سەرەتاییەکان کە زۆر گرنگە بۆ ژیانی زۆربەی کەسەکان لەوانە کەسێک کاتێک تووشی حادیسی سیارابی کاتێک کەسێک تووشی خنکانە بێت کاتێک مناڵێک شتێکە پەڕێتە قورگی کاتێک لە کاتی خوێنبەربوونە لە کاتی بریناربوونە لە کاتی شکاویە زۆر حاڵەتمانەیە کە پێویستە زۆربەی تاکان بیزانن و بە تایبەتتر بەشە پزیشکیەکان کە گرنگە بۆ هەموو تاکانی کۆمەڵگاکە لێرە ئێمە بەشە پزیشکیەکانمان گرێتەوە جگەل لە فریاگوزارە سەرەتاییەکان کە وتم زۆربەی بەشەکانی فریاگوزاری سەرەتایی ئەوترێتەوە ئێمە چۆنێتی شێوازەکانی دەرسی لەدانمانەیە بە هەموو شێوازەکانی وەکو دەرسی لەدان بۆ ماسوولکە بە دەمار بە ژێر چەوریەکان بۆ جۆ چەوریەکان و دانانی کانۆلا مغەزی هەڵواسینی مغەزی شازانە هەمووی ئەوترێتەوە هەروەها بەشێکی تر لەو شتانەی کە فێری فێرخوازەکرێ بریتە لە دوورینەوە و هەروەها چۆنێتی دەرمان شێوازەکانی دەرمان فێربوون لە ئەو شتا و دەرمانانی کە پێویستە دەرمانە گرنگەکان کە فێرخوازەکان بیزانن و دوورینەوە و بەکارێنانی ئامێرە پزیشکەکان وەکو ئامێرەکانی زەخت شەکرە پلەی گەرمی ئەوانە کە زۆر گرنگە فێرخوازەکان ئێمە هەموو ئەمانەمان کۆ کردوتەوە لەم دەورای بە شێوەیەکی چڕوپڕ بە فێرخوازەکان یەگەێنین. زۆر باشە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی هەیە لە شاری هەولێر کە دەستەی دەستپاکی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی دەکات پێکەوە بە بینەری بین بینەرانی عزیز دوایی دێنەوە سەر چاوەری بەرنامەکەمان. بوونی ئەنجومەنێک ئەوەی دڵخۆشکەریش بووە کە لە خاڵەکانی بەرنامە تەکیل لەسەر بەهێزکردنەوەی ڕۆڵی دەستگا چاودێریەکان کراوە کە پێم وایە ڕێگەی موسساتی عفو تاکە وەسیلەیە بۆ ئەوەی کە تۆ بتوانین ژاتی گەندەڵی بکەیت واتە دامەزراوەکانی خۆت بەهێزکە بۆ ئەوەی بتوانین گەندەڵی بکەیت. مەسەلەیەکی تریشەیە بەڕاستی استراتیژی دژە گەندەڵی ئێمە لە کابینەی ڕابردوو تەبعاً بە موافقەتی ئەنجومەنی وەزیران استراتیژیەکی دژایەتی گەندەڵیمان ببورن بڵێن ئیقرار کرد بە هاوکاری دەستگایەکی بەریتانی ئەو استراتیژیە بەتەکید جارش کە دەخینەوە بەردەستی حکوومەتی تازەی هەرێمی کوردستان و بەتەکید ڕەنگە ئەوانش خۆیان ملاحەزات و سەرنجیان هەبێت لەسەر دەوڵەمەندکردنی استراتیژیەکە بەڵام پێمان وایە ناوەڕۆژی استراتیژیەکە کۆمەڵە خاڵی زۆر باش و جەوهەری تێدایە کە هاوکاری بەرنامەی چاکسازی حکوومەت دەبێت و دەکرێت ئەو استراتیژیە جارش کە بخاتە بواری جێبەجێکردنەوە. خاڵێکی تر بەڕاستی زۆر زاش تەکید دەکەینەوە بۆ ئەوەی پرۆسەی دادگاییکردن لە کەیسەکانی گەندەڵی بچێتە پێشەوە ئێمە لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی ڕابردووش ئەگەر بەڕێستان لەبیرتان بێ باسمان کرد ضرورە کە دادگایەک تەرخان بکرێ بۆ کەیسەکانی گەندەڵی واتە کاتێک دادگایەک دەبێت کەیسەکانی گەندەڵی لە ماوەیەکی کەمدا یەکلایی دەکرێنەوە سزا دەدەن خۆتان نزان فەلسەفەی سزادان ئەوەیە تۆ کاتێک کەیسێکی گەندەڵی ئاشکرا دەبێ لە کاتێکی نزیکە ئیجراعاتەکانی تەواو بێ دادگایی بکرێ و حکومەکە دەربچێ بە تەکید ئەوە ڕەدعێک دروست دەکات هەم سزا دەبێت بۆ کەسێک کە تاوانەکە دەکات هەمیش ڕەدع دەبێت بۆ ئەوانەی کە لە داهاتوودا بیر لەو بابەتە دەکەنەوە پێم وایە ئەو سێ چوار خاڵە بە تەکید لە خاڵی ئەساسی و گرنگی دەبن بۆ ئەوەی پرۆسەی چاکسازی و پرۆسەی دژایەتی گەندەڵی و پرۆسەی بە دادگاییکردنی تاوانبارانی دژە گەندەڵی بە خاڵێکی تر بچێت پێشەوە. خاڵش کرد لەو سێ ڕۆژە زۆر باسی دەکرێت مەسلەی فۆرمی ئاشکراکردنی سەرۆت و سامان ئێمە دوونێ لەگەڵ کەناڵێکی بەڕێز و زۆرتریش لەگەڵ کەناڵەکانی کە باسمان کردووە ئەوە بە ئیلتزامێکی قانونیە بە پێی یاسای دەستی دەستپاچی واتە سەرجەم بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان بە پێی یاسای دەستی دەستپاچی لەسەر یانە فۆرمی ئاشکراکردنی سەرۆت و سامان پڕ بکەنەوە پۆستەکان بە پۆست دیاری کراوە لە یاسای دەستی دەستپاچی و دەگێتە خاڵێکی
ئەو بەڕێزانێک ئەو فۆمە پڕەکەنەوە هیچ تۆمەتێکیان لەسەر نیەواتە تۆمەتبار نین بە هیچ کەیسێکی گەندەڵی بەڵکەوە التزامێکی قانونیە بە پێی زانیاری من لە هەشتا وڵاتی جیهان ئەو شێوازە فۆرمە بە شێوازی جیاواز و لەیان دەستگای جیاوازەوە پیادە دەکرێت زۆرێکە لە حیمایش بۆ خودی بەرپرسەکە و زۆرێک شەلەوەی کە زۆرێک لە چاودێری لەسەر ئەو بەرپرسە دەبێت بۆ ئەوەی ڕێگر بێت لەوەی کە لە کاتی ئەنجامدانی ئەرکەکەی خۆیدا بیر لەوە نەکاتەوە لەسەر سەربەت و سامانی گشتی دەوڵەمەند بێ. ئێستا ئەمە لە دوو ڕۆژی ڕابردوودا نووسراوی ڕسمیان بۆ کابینەی تازە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە داوامان لێ کردوون کە ناوی ئەندامانی کابینە و ئەو پۆستە باڵانەی کە گۆڕانکاریان بەسەداهاتەوە بۆ ماملێرن بۆی بتوانین لە ناوەڕاستی هەفتەی داهاتویان لە سەرەتای هەفتەی داهاتوە کاتی وەڵامی نووسراوەکەیان هاتەوە فۆرمی ئاشکراکرد و سەربەت و سامانیان بۆ بنێرین تەقەن بە سوپاسەوە خۆشیانەوەی کە خۆشتان دەزان لە ڕاگەاندنەکان بڵاو کراوەتەوە لە یەکەم کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران تەئکیدیان لە وەزیرە بەڕێزەکان کردوەوە کە بەدەنگ ئەو ئیلتزامە یاسایی دەستی دەستپاچیەوە دەبچن کە بە تاکیدەوە جێی تەقدیرە. دێنە سەرکار و چاڵاکیەکان خۆتان دەزان دەستی دەستپاچی 4 فەرمانگە لە خۆ دەگرێت فەرمانگەی یاساییمانەیە کە ئیش و کاری بەدواداچوونی کەیسەکانی گەندەڵی لە دادگاکان و بەدواداچوونی ڕاستیەکان ئەواتە ئێستا لە ساڵی ڕابردوودا کاتێک کە زانیاری زۆرمان بۆ دێ لەسەر کەیسەکانی گەندەڵی ئەو زانیاریانە هەندێک جار ڕێڕەوانەی فەرمانگەی یاسایی دەکەین بۆ ئەوەی دڵنیابینەوەی ئایا ئەو زانیارە ڕاستە خۆتان دەزانن شەرنی ئەو زانیارەی بە تەواو دێتە دەستی دەستپاچی ڕاست بێ لەو 6 مانگە تقریبان 21 زانیاریمان ڕەوانەی فەرمانگەی یاسایی کردەوە بۆ بەدەرخستنی ڕاستیەکان تا ئێستا مجموعەکی یەکلایی بۆتەوە تقریبان یەک تا یەک حاڵەتیش بە تەواوی دڵنیا بوونی کە زانیاریەکان ڕاستەوە چۆتە فەرمانگەی لێکۆڵینەوەکان ئەوێتە لە ژێر لێکۆڵینەوەدا بووە بەتەبعاً جگە لە بابەتی نوێنەرایەتی کردنی ئێمە لە ئابزارم شتێکمان خەتای من نەبوو جگە لە بابەتی نوێنەرایەتی کردنی ئێمە پێی دەستپێی یاسای دەستی دەستپاکە بە پێی یاسا ئەوە خۆتان خراپتان داناکەی ئێمە نەبوون دەستکاریمان نەکردەوە درەنجیش هاتووی ئیشەکەش لێ تێکداین باشە بخێر. بینەرانی عزیز دیارە دەچینەوە سەر تەوەر و گفتوگۆی خۆمان کە قسەکردن بوو لەسەر پەرەپێدانی توانە پزیشکیەکان. دکتۆرە کەلسوم ببوورە دێمەوە لای جەنابەت ئەگەر قسە لەسەر ڕاهێنانەکانە دەکرد کە چی دەڵێنەوە بەڵام ئەگەر زیاتر بۆی کە بینەران و پزیشکان وانی کە زیاتر مایلم بەوەی کە لە ڕاهێنانەکانی ئێوەیە لە ڕێکخراوەکەتان بەشدار بن زیاتر ڕوونی بکەیتەوە ئەوانەی کە بەشدار دەبن چیان زیاترایە تۆ باس لە هەندێک حاڵەتی فریاگوزاری دەکەی لە نمونە ڕەنگە هاوڵاتی یا تاکێکیش پێویستەوە خۆت ئاماژەت پێکردکە لەم ڕاهێنانەدای لەم حاڵەتانەیە کە فریاگوزاریە شارەزا بێت ئایا ئێوە تەنها خەڵکێکی تایبەت بە بوارە پزیشکیەکان بەشداری پێدەکەن یاخود هاوڵاتیانش دەتوانن بەشدار بن؟ ڕاستە دەستخۆش ئێمە لەم دەورەی ئەم جارەمانە لەبەرەوە ئێمە دەورەکەی ئێمە پەرەپێدانی توانە پزیشکیەکانە تەنها ئەو خوێندکارانەمان وەرگرتووە کە تایبەتن بە بەشە پزیشکیەکان بۆ نمونە کۆلێژی پەرستاریمان هەیە کۆلێژی پزیشکی گشتیمان هەیە سەیدەلەمان هەیە ئەسنانمان هەیە و هەروەها کیمیا و بایۆلۆجیش چەند خوێندکارێکمان لەگەڵ شیکاری نەخۆشیەکان لەم جارەمانە ئێمە هەدەفمان پەرەپێدانی توانە پزیشکیەکانە ناوەکەی بەخۆیەوێتی و خوێندکارانمان وەرگرتووە لەبەرەوەی جگە لە فریاگوزاری سەرەتایی چەند شتێکمان هەیە کە تایبەتە بە خوێندکارە پزیشکیەکان وەکو لێدانی دەرسی لێدان چۆنێتی لێدانی دەرسی لێدان یان دوورینەوە کە ئەمە بۆ هەموو کەسێک نابێت بەڵام هەدەفمانە ئینشاڵڵا لە ساڵی داهاتووە وەکو ڕێکخراوەکە ئەوان هەدەفیانە ئینشاڵڵا کە بیکەنەوە بۆ خەڵکی عام لەبەری فریاگوزاری سەرەتایی بۆ هەموو کەسێک گرنگە کە بیزانێت ئەو کاتا توانین ئەو شتانەی کە بۆ خەڵکی عام پێویستە بۆ منە فریاگوزاری سەرەتاییەکان ئەو لەو دەورەیە کا تایبەت بڵێنەوە بۆ کەسانی کە پزیشکیش نین بەڵام ئەوەی کە پزیشکی بێ ئێمە فریاگوزاری سەرەتاییشمان کۆ کردوتەوە لەگەڵ چۆنێتی ئەو شتانی کە تایبەتە مختصە بەخۆیان وەکو چۆنێتی دەرسی لەیان و دوورینەوە و شتەگرن. زۆر باشە دکتۆر ئێوە چۆن ئەو زانیاریانە ئەگەێنن چۆنێتی شێوازی وانەوتنەوەکەتان ئەگەر باسێکی بکەی سواز؟ بەڵێ ئێمە بۆ گەیاندنی هەر زانیاریەک بە شێوەیەکی زانستیانە سێ شتمان پێویستە سێ گۆشەیەکمان هەیە لە عیلمە کە پێویستە بۆ سێ گۆشەی ئێمە زانیاری بگەین پێش هەموو شتێک بێت نۆڵێج هەبێت زانیاریەک هەبێت بە کەسەکەی بگەێنین یعنی ئێمە تاکو زانیاریەکی تەواومان هەبێت زانیاریەکمان نەبێت پراکتیکەکە سوودێکی نابێت بۆ نمونە ئەگەر من ئەتوانم هەر کەسێک بێنم دوسێ جار شتێکی لە بەردەما بکەم عملیەکی لە بەردەما بکەم خۆی فێر بێک سەر دووبارێک کاتەوە
بەڵام ئەگەر ئەمە زانیارێکی لە پشتەوە نەبێت نەزانێت نۆرمال ڕێنجەکەی چەنە ڕێژەی ئاسایی زەخت چەنە یان شەکرە چەنە یان ئەو ئیشەی کە ئەیکات علمەکەی لە پشتەوە نەبێت ئەمە سوودێک ناگەێنێ بە من لە تووبە لەبەرەوە پێش هەموو شتێ ئێمە نۆڵێجمانەیە پێویستە بە شێوەیەکی نەزەری بە جوانی شتەگرنگەکانی پێ بڵێن کە پەیوەندە بۆ عملیەوە دوای ئەوەی کە نۆڵێجمانە بوویتە سەر ئەتیتیوە بێم کەسان قەنەعات بکا بە شتە هەڵوێستی چۆنە بەرامبەر ئەو زانیاریە قبوڵیەکە یان قبوڵی ناکە بۆ نمونە ئێمە هاندۆشینمانەیە دەستشتنمانەیە لە تووبە زۆر جیاوازە لەو دەستشتنێک کەسێکی ئاساییکە بە هەر ئەمە بگەێنە بە خەڵک کە دەستشتنێک هەیە لە تووبە پێش هەموو پرۆسیجەرێک پێش هەموو ئەمەلیاتێک پێویستە پزیشکەکان و کارمەندەکان و نێرسەکان دەستیان بشۆن بە شێوازێکی تووبی من ئەگەر ئەو کەسە خۆم قەنەعاتم بەوە نەبێت هەڵوێستم بەرامبەر ئەو زانیاری نەبێت کە ئەمە شێوازی پاکردنەوەی نینەوەکان و خەتەکانی دەست و مەچەک و پەنجەکان هەیە چۆن بە ئەمە بگەێنم بە کەسێکی ترکەواتە بێ من هەڵوێستی خۆم قەنەعاتم بەو شتە کرد بێ کە زانیارەکەم وەرگرت بێ پاشان زانیارەکە ببوورە ئێوە دەتانەوێت کار لەسەر ئەوانەی کە تازە دێنە ناو دنیای پزیشکێکە بکەن نەک خودی دکتۆرەکان یا پزیشکەکان کە ئەزمونێکی باشیانەیە بەڵێ ئێمەمانەی قەنەعاتی کەسەکە بگۆڕین سەرەتا دوای ئەوەش ئەو کەسانە هەر کەسێک بێت کە بیاوێ زانیاری وەرگێ زیاتر ئەو کەسانە ئەوانن کە سەرەتایانە بۆ منە قۆناغەکانی 1 و 2 یان هەشە تەواوی کردووە قۆناغەکانی مەحەد یان تەواوی کرد چەند ساڵێ ئەوێ خۆی ئەپدەیت کە زانیاریەکانی ئەپدەیت کە ببوور ئێوە تەنها ئەو کەسانە وەرەگرن کە لە بەشە پزیشکەکان یان بۆ نمونە ئێستا کەسمان هەیە کە بەشی پزیشکیش نییە بەڵام پێی خۆشە بزانێت کە چۆن دەرزی لێدان فێری دەرزی لێدان بێت تەداویکردن بێ لە ماڵەوە زۆربەی کەس هەیە کە زەختی لەگەڵایەوە ئەوێ خۆی بەوە ڕابێنێ کە شێوازی زەختگرتن چۆنە ئێوە هەوڵتان نەیەوە ئەو کەسانە ژوەر بگرن کە بەدەر لەو کەسانە بن کە لە بەشە پزیشکەکانن بێگومان باسم کرد ئێمە پلانمان هەیە لە ساڵی داهاتووە شتێکی وا بکەین بۆ ئەو کەسانە لەبەرەوەی وتم فریا گوزاری سەرەتایی و هەروەها بەشێک بەکاریانی بەشێک لە ئامێرە پزیشکەکان بۆ منە خۆشێکی شەکری هەیە بێ بزانێت چۆن جیازی شەکرە بەکاربێنێ یان چۆن جیازی زەخت بەکاربێنێ لەبەرەوە ئەمانە گرنگە لەگەڵ فریا گوزاری سەرەتاییەکان بۆ ئەو کەسانی کە ناپزیشکین ینی بۆ هەموو کەسێک گرنگە بەڵام لەم دەورەیە کە ئێمە بۆ پزیشکەکانمان کردوێتەوە لەبەرەوەی ئێمە هەنێشتی تایبەت هەڵێنەوە کە تایبەتە بە بەشێک لە ئەو کەسانش بۆ منە هەنێشتمانەیە دەرسی لیان شێوازەکانی دەرسی لیان کاملەدان تایبەتە بە پەرستار و پزیشکی گشتی ئەم کەسان ناتوانن بکەن بۆ نمونە لەوانەیە نتوانێت کیمیا بیکایان معالج طبیعی بیکە بەڵام ئەمانوێ هەدەفەکەمان لەوەیە بە شێوازێکی دروست بیگەین بە کەسە مختصەکان جگە لەوەش بۆ کەسانی تریژ وەکو وتمان فریاگوزاریشتی ترمانە بێ ئینشاڵڵا بۆ کەسی عام بەڵام ئەمەیان تایبەتە بەشە پزیشکەکان حەسەن هەموو ئەو ڕاهێنەرانی کە هەتانە هەرێکێکیان لە بوارێکە ئەزمموی خۆی هەیە و ئەپسپۆڕی هەیە لەو بارێ ئایا لە هەموو سەررجەم بەشە پزیکەکانە بۆ نمونە بڵێن دکتۆری باتنیمان هەیە پێستمان هەیە ژنان و مناڵبوونمان هەیە ئەم دکتۆرانە هەر هەمویان لە بوارین لە متەخەسیسی خۆیانە ئەوانیش دەرسەڵێنەوە بەو ئەندامانەتانیان بۆ خوێندکارانەتان کە لە بەشەکانی پزیشکین لە قۆناغەکانی بۆ نمونە 1 و 2 بەڵێ ئێمە سەرەتایی کە ئیفتتاحی پرۆژەکەمان کرد لە پارێزگای سلێمانی کە پامنێری کەناڵی پامش لەوێ ئامادە و سوپاسپانەکەین ئیفتتاحەکەمان کە دەست پێکرد لە کۆتایی ئیفتتاحەکە زنجیرە سیمینارێکی زانستی باڵامان ئەنجامدا بە سەرپەرشتی کۆمەڵە پزیشکی پسپۆر کە بڕوانامی باڵیان هەیە قۆناغی یەکەم بە 2 پزیشکی پسپۆر بەشداریان کرد ئەو لەو تیمە یەکەم بەڕێز دکتۆرە سۆما تاهیر بەڕێزیان بردیان لە نەخۆشەکانی ژنان و مناڵبوون هەیە بە سیمینارێک لە بوارەکەی خۆیان بە شێوی مناقەشە دواتر کرا لەسەری ئەمە قۆناغی یەکەم قۆناغی دووەمیش لەلایەن بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر عەبدوڵڵا پێنجوێنی کە بەڕێزیان بە چۆنێتی خۆپارێزی لە تاقیکەکانە سیمیناریان ئەنجامدا کە مختصی بواری تاقیکێ و بڕوانامەیان بەدەستێناوە بەڕێزیان وە توێژینەوە و بە توێژەرن لەو بوارەیە پێشکەشی ئەو فێرخوازانەیان کرد کە بەشدار وە لە کۆتایی هاتنی خولەکەدا لەلایەن ڕاهێنەرە بەڕێزەکانەوە لەلایەن بەڕێز مامۆستا کەلسوم کە بەڕێزی شان مامۆستای زانکۆن لە کۆلێژی پەرستاری کۆتاییدا کە لەلایەن کەسە مختصەکان ئەوانە تەواو بوون هەمتر تیمی پزیشکی باڵای زانستی دووبارە دەست دەکەن بە ئەنجامدانی ئەو سیمینارانی تر کە بوارەکانی تر نەکراوە بۆ نمونە دەرونی لە ڕووی دەرونی ئامادەکاریان بۆ کرێ پزیشکی تایبەتی دەرونی باڵا و لە ڕووی پزیشکی هەناوی ژوانیش چەند سیمینارێکیانە بێت ئیتر هەموو بارە جیاوازەکانی پزیشکی هەوڵمانداوە بوونی اختصاسی باش و ئەزمونێکی زۆر کە خزمەتگوزاری باشیان پێشکەشی هاوڵاتیان کردو و ناوبانگێکی باشیان هەیە بەشدار بن لە پێدانی و ئەزمونانەی کە خۆیان چەند ساڵ هەیەە بۆ فێرخوازانە تا ئەوانیش بتوانن باشترین خزمەتگوزاری پێشکەشی
هاوڵەتیان بکەن لە ناوەندە تەندروستیەکانە هەروەها لە ناوەندە ئاکادیمەکان هاوبەشی هاوڕەکانی بکەن زانیاریەکان. زۆر باشەکە کەسن ئێوە ئەو خولانی کە دیکەنەوە بێ بەرامبەر بۆ بەشداربووان وەروەها پرۆژەی تازەی ترچان لە بەردەستا هەیە ئایا پرۆژەکە تەنها پارێزگای هەڵەبجەیە یاخود سلێمانیە هەرێمی کوردستانە؟ بەڵێ دەست خۆشە پرسیارەکە زۆر جوان بوو. ئێمە کۆ ڕێکخراکۆمە ڕێکخرای زانستی پزیشکی کوردستان هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان هەر هەمومان بەخۆبەخشی لەسەر کولفەی باخەڵی خۆمان هەڵساین بەم کارە بەرەپێدانی زانست چونکە بۆشایەکی زۆر زۆر گەورە ئێمە سەرەتا لە پارێزگا هەڵەبجە هەستمان بۆ بۆشایەکە بەڵام دواتر هەموو کوردستان هەستمان پێکرد لە بەرامبەر ئەو بەرپرسیارتە هەڵساین بەم کارە هەمومان خۆبەخشانە لەگەڵ بەڕێز خانم بەرسار دکتۆرە کەلسوم و چەند بەڕێزێکی تر کە زۆر زۆر ڕاهێنەرەکانمان خۆبەخشانە هەڵساین بەم کارە پەری پێدەین ڕێکخراوێکی سربەخۆی ناحکومی قازانجنویستین زیاتر ئێمە بۆ کارەکانمان پێش بە سپۆنسەرە بەستین یا چالاکی یا پرۆژێک ئەنجامین بڕپارێکی هیچ لایەنێک هاوکاریتان نەخێر هیچ لایەن هاوکاریمان ناکە پێش بە ئەو خول و سیمینار و بابەتانەیە بەسیم برەپارێکی ڕەمزی وەرەگیرێ ئەویژە پارە ڕەمزی وەرەگیرێ بۆ دابینکردنی خزمەت گوزاریەکانی پرۆژەکە یا بۆ خولەکەی تا کوالەتێکی باشیان پێشەش بکرێ و لێرەوە داواکارم کردی تایبەت بە تایبەتیەوە لایەنەکانیش هاوکارمان بن چونکە گەر ئەوان هاوکارمان بن ئێمە بە تاقیقی من نمونەیەک تام بۆ بێنمە باس لە ئاماری ساڵی 2010 بکەین ئاماری ساڵی 2010مان کە لێرە هەڵم هاوکارمان بن یعنی کاریگەریەکی زۆر بەهێز لە کوردستان دروست دەکەین. ساڵی 2010 ئێمە خۆبەخشان لەسەر کولتوری باخەڵی خۆمان هەمومان هەر لە ئەندامێکی ڕێکخراوە تا ڕاهێنەر و سەرۆکی ڕێکخراو گەڵساین بۆ کارە بە ساڵی 2010 ئامارەکەمان 7539 کەس سودمەند بوون بە دیکۆمنتی ڕسمی لە ڕێکخراوەکەمان لەسەر تاسەری کوردستان خوێندکاران و هەم هاوڵاتی سودمە بوون لە چالاکیەکانی ڕێکخراوەکەمان ئامارێکی ناڕسمی زیاتر لە 10,000 کەس سودمەند بوون و لە دوای ئەوە ئەو پرۆژانێکی ئێمە ئەنجامی ئەدەین کە بەشێکی زۆری ڕاهێنەر و پزیشکەکانی گرنە ئەستۆی ئیتر بۆ شێوازە توانیمانە خزمەتگوزارێکی باش پێشکەشکەین ئەگەر کەرتی تایبەت بە تایبەتی وە لایەنە سیاسیەکانی ژواتر هاوکارمان من کار ئاسانی زیاترمان بۆکەن ئێمە ڕێژەکە زیاتر لەوە بەرزترە بێتەوە یعنی ئەو کاتە ڕۆشن بیری تەندروستی لە هەرێمی کوردستان ئەچێتە ئاستێکی باش پێویستیمان بە چارەسەرکردن نابێت یعنی کاتە پێویستیمان بە ئامەری پێشکەوتوو نابێت کە بۆ هەنێک نەخۆشی کە دروست ئەبێت لە کوردستان پێویستی بە چارەسەریا هاوڵاتیانمان سەردانی دەرێ وڵاتکەن بۆ چارەسەرکردنی نەخۆشی ئەو کاتە وڵاتێکی تەندروستمان نەبێت و خەڵکی لە ئاسوودەی و ئارامی ئەژین من هیوادارم داواکارم لە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان هاوکارمان ئەگەر هاوکارمان بن ئێمە گەرەنتی و زمانی ئەوەش ئەدەین پێیان کە لە چەند ساڵێکی ئایندە بۆ منە ساڵانە 5,000 نەخۆش سەردانی سەرجەم نەخۆشخانەکان کە لە هەرێمی کوردستان ئەو 5,000 نەخۆشە بکەین بە 1,000 نەخۆش ساڵ بە ساڵ ڕێژەکە کەمترکەین. زۆر باشە وتنەوەی خولەکانتان ئایا ڕۆژانە بەردەوامە یان بەپێی کاتی ڕاهێنەرەکانتان ئێوە ئەو خولانە دەڵێنەوە کاتتان بۆ خوێندکاران ڕخساندووە؟ ئێستا بۆ نمونە ئێمە ساڵی پار ئێمە لە پارێزگای هەڵەبجە کە کاتێک بایکۆتی داوام بوو بە گرنگمانزانی ئەم پرۆژە یەکەم جار پارێزگای هەڵەبجە بکەین چونکە پارێزگای هەڵەبجە زۆر زۆر پێشبێخراوە لە هەموو ڕێک بە تایبەتی تەندروستی و هەم زانستیش یعنی ئەوانی ئەو کەسانی کە لەوێ کار ئەکرد هەمویان کو سەربازی بوون وان بە تایبەتی پەیمانگای تەکنیکی هەڵەبجە بەشی پەرستاری و هەم شیکاری و هەم ناوەندی تەندروستیەکانی ئەوێش وەیە ئێمە بگرنگمانزانی هاوکاری ئەوان بین بتوانین ئەو کەسانەی تر کە توانیان هەیە ئەیانەوەی خۆبەخشی خزمەتی هاوڵاتیان بکەن لەو بارودۆخاب ئەم خولی بۆ بکەین و ئەم پرۆژە سەرەتای دروستبوونی وا دروست بوو و لە دوای ئەوە بڕیارمانداکە لە پارێزگای هەڵەبجە لە پارێزگای سلێمانی قۆناغی دووەم بکەین و بە پێی راپۆرتی لقی ڕێکخراوەکەمان بوو لە پارێزگای سلێمانی بۆمان هاو کە بە گرنگی ئەزانێت لە پارێزگای سلێمانیش ئەنجام بدرێت ئیتر بەپێی شارەکان و بەپێی پێداویستی ئەو شارە و کاتێوە تەنها لە پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی بەڵێ لە پارێزگای هەڵەبجەوە ئیتر لە قۆناغەکانی داهاتووترا بەپێی ئەوەی راپۆرتی لقەکانمان لەسەر تاسەری کوردستان بەپێی شارەکان بۆمانێتەوە بەپێی شارەکان و پێداویستی ئەو شارە ئێمە پرۆژەکە لەو ئاستایاکەین کە پێویستیان پێ بێت و خزمەتگوزاری باش و پێشکەوت و پێشکەش نەخۆشان بکەن. زۆر سپاس دکتۆرە بەشداربوونی خوێندکاران لە چه ئاستێکدا ئایا خوێندکاری زۆرتان هەیە یاخود تا چەند بە ژمارە بەڕێژە ئەتوان خوێندکار وەربگرنەوە؟ بەڵێ ئێمە ڕێژەیە مەحدودمانەیە لە وەرگرتنی خوێندکارە لەبەرەوەی ئێمە ئەم نامانوێت کۆمەڵێک زۆر وەرگرین و ئیسفادە نەگەین ئێمە ئەمانەیەک ڕێژەیەکی مەحدود وەرگرین و ئیسفادەیەکی باش بگەین بە خوێندکارەکان لەبەرەوە ئێمە 50 فێرخوازمان وەرگرتووە ڕێژەیەکی زیاتر ینی ناوی نووسی بۆ زیاتر لە 50 دەوری توانین بڵێن سە خوێندکار داواکاریان هەبووە بۆ بەشداریکردن لە قوڵانگە بەڵام تەنها 50 کەسمان وەرگرتووە بۆ ئەوەی کە
بتوانین سوودێکی باش بکەین. ئەم 50 کەسەشمان کردو بە 3 گروپەوە دیسان هەر گروپێک مامۆسای تایبەتی خۆی هەیە، یعنی لە هەر بەشێکە لە هەر بوارێکە 50 خوێندکارتان هەیە بە هەموو بوارەکان 50 خوێندکار. ئەم 50 خوێندکارە کراوە بە 3 گروپەوە، هەر گروپێک مامۆسای تایبەتی هەیە، مامۆستاکان هەمان اختصاسیانەیە کە بابەتەکانیان ینی هەمان بابەتە بە هەموو خوێندکارەکان ئەوترێتەوە. ئێمە هەدەفمان لێرەیە ئەوەیە کە خوێندکارێکی زۆر کۆنە بێتەوە، کۆمەڵە خوێندکارەکان کەم بن بۆی بیانکەین بە شێوازی گروپ، وانەکان بە شێوازی عملی و نەزەری بوترێتەوە و لەسەر بووکەڵە و شتەکان بە عملی شتەکان خۆیان لەکوانەکان دەڵێنەوە لە ناو زانکۆ ڕێکخرا و شوێنی تایبەتان هەیە؟ بەڵێ ئەفوم ئێمە پەیمانگایەکمان هەیە، پەیمانگای ئەزمون ئەلوێت تا کوێستا لەوێ وانەکانمان وتۆتەوە و هۆڵ تایبەت کراوە بە خوێندکارەکان، 3 هۆڵمانەیە بە خوێندکارەکان، خوێندکارەکان وەکوتە 50 خوێندکارن دابش کراون بەسەر و 3 هۆڵەیە. ڕۆژانە هەفتەی 2 ڕۆژ وانە ئەخوێنرێت لە سەعات 2 بۆ 6 ڕۆژانی هەینی و شەمان وان ئەخوێنرێت. خوێندکار 4 ساعتی هەیە، لەو 4 ساعتە مامۆستاکە بە شێوازی نەزەری و بە شێوازی عملی و بە شێوازی ڤیدیۆ و گروپات و تاقیکردنەوەی عملیەکە لەسەر بووکەڵەکان هەمووی خوێندکار تطبیقەکە وای لێ نایە خوێندکارەکە بێزار بێت. لەبەروی ئێمە هەدەفمان نیە لە 4 ساعتەکەی ئەمانوێ شتێکی چڕ و پڕ بە خوێندکار بگەێنین کە ئیسفادەی پێ بگات هەم بێزار نەبێت. زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان حەسەن شێخ جەمال بەڕێوەبەری ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان و هەروەها بەڕێز دکتۆرە کەلسوم محەممەد ڕاهێنەر لە ڕێکخراوەکەتان. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بینەرانی عزیز دیارە دەچینە لای راپۆرتێک کە لە شارۆچکەی سیروان لە پارێزگای هەڵەبجە کوڕێکی تەمەن 12 ساڵ خولیا و ئاواتێکی زۆری بۆ دادوەری ناو گۆڕەپانەکان دەهێ. هاوکارم یا پاملێرمان سامان فەتاح راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەگەڵ ئەم با بڵێن خۆماڵیانەی کە دەڵێن حەکەمە بچکۆلانەکەی شارۆچکەی سیروان با پێکەوە بینەری بین. ئەگەرچی تەمەنی تەنها 12 ساڵە داوەرێکی تۆپی پێ لە ناحی سیروان خولو و یاریەکان بەڕێوە دەبات بە وردی هەڵەکان دەگرێت و یاریەکان کۆتایی پێدێنێ. لەگەڵ مابن وردەکاری زیاتر لەم راپۆرتەدا دەخەمە ڕوو. هەڵکەوت وەک مامۆستا ماوەی زیاتر لە ساڵ و نیوێکە وانەکانی تایبەت بە یاساکانی تۆپی پێ بە یوسف دەڵێتەوە. ئەویش شارەزای بەشێکی زۆری یاساکان بووە و مامۆستاکەی دەڵێت متمانەی پێێتی و دەتوانێت یاریەکانی تۆپی پێ بە سەرکەوتویی بەڕێوە ببات. سەرەتا بە خێراتنی تیمی کەناڵی ئاسمانی پەیامەکەین دیارە یوسفێکێکە لە لاو بەهرەمەندەکان کە توانایەک و تاقەیەکی باشەیە حەزی بۆ ئیشەکەی هەیە و ئێمە ژۆکو لیژنەی ناوژیانانی سیروان توانیمانە کەم تا زۆر هاوکاری یوسف بکەین و ڕۆژانە لە تەحکیمی ئەتوانین وەکو تحکیمی وەکو حەکەمی چوارەمە کارمان هێناوە سەرەتا وەکو تێست بە کارمان هێناوە و لە داهاتووش ئەمانەی وەکو یاریدەدەر و وەکو حەکەمی ناوڕاست بەکاری بیانین و یوسف توانایەکی زۆر باشیە لە تەحکیمیە تا ئێستا زۆر ئاستێکی باشە لەبەرەوەی تەحکیمی لە کوردستانە جلوبەرگی تەحکیمی کەسێک بتوانێت پۆشێ کەسی بە جورەت هێبێ و کارێکی زۆر زۆر قورسیشە یوسف لەو تەمەە توانیوێتی ئەوە بکات ئێمەش ئەبێ بە پێم ئیشەکەی بڵێن یوسف ئەتوانێت ممارسە ئیشەکەی بکە هەتاکوم باشتر بێتە ناو ساحە و هاوکار ئێمە بێ ئێمە شتوانین زیاتر خزمەتی بکەین و زیاتر ئەزمون پەیاکە لە ئیشەکە وتراوە یاریە بەهێزەکان ناوبژیوانی بەهێزووردی دەوێت بەڵام تەمەنی کەمی یوسف ڕێگر نەبووە لەوەی تەنانەت یاریە بەهێزەکان و یاری خولەکانیش بەڕێوە دەبات یاریزانەکانیش متمانیان بە بڕیارەیەک لاکەرەوەکان و لەیاتوویی ناوبژیوانە مناڵەکە هەیە منە لە تەمەنی مناڵیەوە حەزم بە پیشەیە و ئەوە بۆ نزیکەی ساڵ و نیوەکە ڕوا من لەگەڵ ماساڵکەوە تا تەمرینەکەی وەڵام من لە ئاستێکی باشە لە یاسەکانی تۆی پێ شارەزە ڕاستە هەموو یاریکی بەهێز پێویستی بە دادوەری بەهێز هەیە هەم لە بڕیاردان جورئەتی بڕیاری هەبێ هەم لەوەی کە مەسەرەن حەکەمی ناوەڕاست پەکیەکەوێ ناتوانێت یاری بەڕێوە ئەبێ حەکەمی چوارەم بێتە ناو ساحە دەیەگەیت ئێمە پشتمان قایمە بە حەکەمەکان ڕاستە ئەم کاکە جوانەیش یەکەم خولێتی بەشداریەکە ئێمە بە هەموو شوێک پشگیریەکەین ئەبێ کەسی وا پەروەردە بکرێت قەیچەکە با ئێمە 3 گۆڵیشمان لێ بکرێت بەڵام گرنگەوەیە کەسێکی وا پەروەردەکەین بێتە ناو ڕێازەوە هەرچەندە یوسف لە سەرەتەکانی تەمەنیەوە دەیەوێت خەون و هیواکانی لە داهاتوودا ببینێتەوە
منداڵێکی بارەمەند و لاتوو کۆنتترۆڵی یاریەکانی تۆپی پێدەکات دەیەوێت ناوبژیوانێکی جیاواز بێت و لە کاتی دروستبوون یەڵەدا فیکەی ڕاگررتنی یاری لێ دەدات بەڵام خۆی هەرگیز بۆ بوون بە ناوبژیوانێکی سەرکەوتو ڕانەوەستاوە بەبێ دوودڵی و بە متمانەیەکی بەهێزەوە ئەنجامی یاریەکان کۆتایی پێدێنێت. سامان فتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ ناحی سیروان. ڕۆژی ڕابردوو ساڵیادی دروستکردنی یەکێتی نابینایانی کوردستان بوو کە دیارەم یەکێتیە سوودێکی باشی هەبووە بۆی کە نابینایان هەمویان لە شوێنێکا کۆ بکاتەوە و هیچ نەبێت پێکەوە ئاشنایان بکات و لە دەردەدڵەکانی یەکتر ئاشنا بن و لە هەمان کاتدا زۆر جار یەکێتی نابینایان بووەتە شوێنێک بۆی کە بەهرە و توانای نابینایان لەو شوێنە کۆ بکرێتەوە دوجار سوود لە بەهرە و توانەکانیان بگیرێت. بۆ قسەکردن لەسەر یەکێتی نابینایان میوانداری زۆر بەڕێز کاک عەلیکەریم ئەندامی دەستێت لە پرسراوی یەکێتی نابینایانی کوردستانمان کردووە کە لێرە قسە و گفتوگۆی زیاتر لەسەر هەم دۆخی نابینایان و هەم سوود و کەم و کورتیەکانی یەکێتی نابینایان دەکەن. کاگالی بەخێر بێی خۆشحاڵت کردین ستۆدیۆکەمانە ئاوادان کردەوە یاخوا بەخێر بێ. ئەگەر لێەوە دەست پێ بکەین یەکێتی نابینایان تا چەندە شتوانویەتی ئێوە کۆ بکاتەوە و سوود و قازانجی بۆ ئێوە هەبێەوە دڵتان تا چەندە خۆشە بە یەکێتی نابینایانی کوردستان؟ بەڵێ طبعاً ڕێکخراوی یەکێتی نابینایان ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای دامەزراندنی لە دوای ڕاپەڕینی 1991 بیرۆکەی دروستبوونی ڕێکخراوی مەدەنی و ڕێکخراوی کەم ئەندامی و ئەم بابەتانە هاتە ئاراوە. یەکێک لەو ڕێکخراوانی کە دروست بوو لە حەفەی 1994 بە هەوڵ و ماندووبوونی کۆمەڵێک کەسایەتی دڵسۆزی خۆنەویستی نابینا ئەم بناغی ئەم ڕێکخراوەیان دانا. دوێنێ یادی 25 ساڵیاتی ڕێکخراوی یەکێتی نابینایان بوو لێرەشە پیرۆزایی لەسەر جەم ئەندامانی نابینای یەکێتی نابینایان نەکەین. بە تاکید ئەم ڕێکخراوە توانیوێتی جێدەستێکی باشی دیار بێت لە ناو توێژی نابینایە و ئەگەر ئەو نمونانە باسکەین ڕێکخراوی یەکێتی نابینایان چی شێکی کردووە لەم بابەتی سوودمەندبوونی نابینا وەکو وەرگرتنی زەوی کاری دامەزراندن بەرەو پێشبردننی خوێندن کە هەموو ئەمانە شایانی باسکردنە و چۆنێتی ئەنجامیانی ئەم ئیشانە لەبەر ئەوە هەبوونی ڕێکخراوێکی وەکو یەکێتی نابینایان و ڕێکخراوە کەم ئەندامەکانی دیکەش بەعام تایبەتر ڕێکخراوی یەکێتی نابینایان بە نیسبەت نابیناوە ضروری و پێداویستێکی گەورەی و جێگای دڵخۆشی هەموو نابینایەکە بە تاکید. کاک عەلی سەرجەم نابینایان ببوورە وەکو ئەو سوودمەندوانی کە باسێت کرد وەکو پێدانی زەوی و کردنەوەی خوێندنگە ئایا هەموو نابینایان سوودمەند بوون یان تەنها ئەوانەی کە ئەندامن لە یەکێتیەکەیە؟ طبعاً ئەگەر ئێمە سری ڕێکخراوی یەکێتی نابینایان بکەین سیستمێک هەیە سیستمی بە ئەندامبوونە کار لەسەر ئەو بە ئەندامبوونە ئەکات و نابیناش بەداخەوە نەک نابیناش هەموو حاڵەتە کەمەندامەکان بەداخەوە ڕۆژانە لە زیاد بوونان جایتر بە هەر هۆکاری حادیسەیەکەوە بە هۆکاری زگماکیەوە بێت لەبەر ئەوە بە دڵنیاییەوە ڕێژێکی کەمن ئەوانی کە سوودمەند بوون لە کاری دامەزراندن لە کاری زەوی وەرگرتن لە کاری خوێندن بە تایبەتی ئەو کەسی کە ئارەزومەندی خوێندن بێت توانوێتی زۆرینە و کەسانی کە ئارەزومەندی خوێندنیان هەبێت سوودێکی باشیان وەرگرتەوە بەڵام وەکو بابەتەکانی تر یەکێتی نابینایان هەموو توانەکانی خۆی خستوتە کار لە خوێندنەوە خوێندنگەی تایبەت بە نابینایان هەیە نابینا سوودمەند بێت خوێندنگەی تایبەت بە نابینایان هەیە ئەمە لە ساڵ 1990 پەیمانگای ڕووناکیمان دروست کرد یەکێتی نابینایان پەیمانگای ڕووناکی دروستکرا کە سەر بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە سەنتەری ڕۆشناییمان هەیە ئێستاوانە بەڵام پەیمانگای ڕووناکی تایبەتە بە خوێندنی نابینا خوێندنی ئیبتیدایی نابینا خوێندنی سەرەتایی لە دوای ئەوە نابینا ئاعتیادی تێکەڵ بە خوێندکارانی چاوساغ ئەبێتەوە لە عەدادیەکانەوە پێشتر ئەم پەیمانگای ڕووناکی من خۆم کە خوێندکار بووم لەوێ بەس ئیبتیدایی بوو ئێستا هەتاوکو نوێی بنەڕەتی تایە من لە یەکی متەوەسەوە ئیتر ئاعتیادی هەموو نابینایەک تێکەڵ بە خوێندکارانی چاوساغ بۆ تاوکو زانکۆ پەیمانگاکانی تاو کردووە ئەگەر ئێمە بڵین خوێندنگایەکی عەدادی یان متەوەسەیان زانکۆ پەیمانگای تایبەت بە نابینا هەبێ ناشتیوان نییە بەس لە ئیبتیداییەوە خوێندێکی تایبەت هەیە بە نابینا لە دوای ئەوە هەموو پرۆگرام و منهەجەکان ئاسایی ئەبێت لەگەڵ خەڵکانی چاوساغ و مەکتەب ئاساییەکانە تێکەڵەکرێنەوە. زۆر باشە بەهرە و توانای نابینایان زۆر جارخوای گەورە گەر دەرویەکت لێ بگرێتەوە بە دڵنیایەوە دەرویەکی باشتر لێکاتەوە هەندێک بەهرە ڕەنگە لێەوەیە هەبێ کاگەلی لە ئێمەی چاوساغەکانیشانە بێ خۆت کە لە خۆت و هاوڕێکانت کە هەن ئەو بەهرە و توانایی کە هەتانە کە ڕەنگە ئەگەر نابینا نەبوونایە نەتان بواە وەکو دەیانی تر وەکو ئێمە
توانە ینی بێسنوورەکانتان چینە و توانایانی کە بەڕاستی لە نابغەن واتە زۆر تایبەتن توانای تایبەت چیتان هەیە؟ من قەناعەتێکم هەیە کاک جەلال وەکو نابینایەک پێم وا بێت هەر کەس بێوێ هەر شتێ ئەنجام بیات ئەتوانێت بە یەکەم هەوڵێکی بۆ بیات دوم حەزی لە بابەتەکە هەبێت یەک نمونە ئەهێنمەوە من نمونەشمان هەیە لە کوردستان بۆ نمونە ئافرەتێکمان هەیە نابینایە گوێی نابیستێ توانای قسەکردنیشی نییە ینی ئەم سێ ئەندامەی جەستە بەڕاستی یەکێکن لە هەرچەند هەموو ئەندامەکان هەر پێویستین بۆ ئینسان بەڵام ضرورترین ئەندام نەمانە ئەم ئافرەتە ئیشی چنینی ئەکرد ینی بێنە بەرچاوی خۆدێکێک نەبینێ توانای بیستنی نەبێت توانای قسەکردنی نەبێت ئیشی چنینی ئەکرابێت تێگەێنرابێت بەڵام بەداخۆ من تاوکوس ئەو ئافرەتەم لەبینیوە ڕێکخراوێک هەبوو ڕێکخراوێکی ئەوروپی ویسا معرەزێکی بۆ بکەنەوە لە وڵاتانی ئەوروپا بەداخۆ زۆر بەداخۆ وەڵام کە سوکارەکەی ڕازی نەبوون لەناو نابینای زۆر بە توانمان نامان هەیە توانیوانە حفظی قورئان بکەن توانیوانە زۆر بە سەرکەوتویی قۆناغەکانی خوێندن ببڕن پلەی یەکەم بەدەست بێن لەسەر ئاستی زانکۆ پەیمانگاکان یەک نمونە ئەجێڕمەوە لەناو یوتیوب هەبوو تەسەور ئەەکەم جەنابیشتان بینی بێتان زۆر بەسەری باسیەکەم بچم لە توانای ئینسانە وەکو نابینایەک لە یەکێک لە قەناتە عەرەبیەکان و پێما بێت وڵاتەکەش میسر بوو قورئانێکیان هێنا نابینایەک قورئانی لەبەر بوو کەسێک لاپەڕەکەی هەڵ ئەیایەوە پەنجەی ئەخستە سەر ئاەتەکان ئەومە چ ئاەتەکە ئەی خوێنەوە بە پەنجا نووسینی نەخێر وەکو یعنی سبحان الله وەکو معجزەیەک من باسی ئەەکەم هەر نووسینی اعتیادی بوو نووسینی برایل شتێکی کەیە ئەو سێ لاپەڕە دوای ئەمە بەچی دەست پێ ئەکات ئەو ئەوە فلان وشەیە دوو لاپەڕە دوای ئەمە ئەخیر وشەی ئاەتەکە چی ئەو ئەوەیە یعنی ئەمانە هەمووی توانایەکە ئەگەر ئینسان پێما بێت هەوڵ و توانەکانی خۆی بخاتەکە ڕەنگە بە هەموو شتێک بگات وەکو نووسینی برایلیش بڵێ نووسینی برایلی شێ ئەوە نووسینێکی تایبەتە بە نابینا بەڵام وەکو من توانە لە ڕادەبەدەرەکانی نابینم باسکرد بۆی ئەم نمونەم هێنایەوە جەنابتان زۆر باشە ئەوەی کە پێویستە بۆ نابینایان بکرێت بەڵام هێشتا نەکراوە لە ڕاستەیەکێتی نابینایان ئیشی کردووە بەڵام خۆ هەموو کەس شایانی کەم و کورتی و کەم تەرخەمی هەیە بە تایبەتی خاوەن پێداویستە تایبەتەکان لە چەند ساڵی ڕابردوودا ئەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ستەمی لێکردوون لە ڕووی بە تایبەتی پێدانی موچەوە ئەوەی کە ئێستا زیاتر ئێوە پێویستان پێتانە و پێویستان هەم بە کۆمەلگایە هەم بە پێداویستە تایبەتەکانی ژیانتانە چین پێش هەموو شتێک لایانی دارایی نابینا ضرورترین مەجای ژیانە کە ئیشی تیا بکرێت بۆ نمونە کەم ئەندامێک ئێستا ئەیان نابینایەک با بڵێن تەنیا 150,000 دینار موچەکەیەتی یعنی ئەگەر ئەم نابینای خێزاندار بێ حتا خێزانداریش نەبێ ئێمە سیر ئەەکەین نابینا هەموو چونە دەروەیەکەوێ بە تەکسی بێت زۆر جار کەسێکی لەگەڵایە کە وایە ئەرکی ئەو کەسەشەکەوێتە سەرشانی ئەو نابینایە لەبەر ئەوە ئەگەر ئێمە بمانەوێت ئیش بکەین ئەبێ ئیش لەسەر موچە و لایانی دارایی نابینا بکرێت و هەروەها ڕزگارکردنی نابینا لە کرێچێتی ئەو نابینانی کە خێزاندارن و کرێچین و لە خانوویەکی تایبەت و شوێنێکی نیشتەجێبوونی تایبەتیان نییە ڕاستی کێتی نابینان بەردەوام بۆ لە هەوڵ بەڵام بەڕاستی وەک جەنابەت ئاماژەت پێەیە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر چینی نابینای پژوە خستووە ئەتوانین بڵین ئەوەی کە کردوێتی شتێکی زۆر سەرەتایی زۆر کەم بۆ ینی بۆ کەمترین نابینا کراوە ینی ئەمە گەر بێت لەبەر چاوی خۆمان ڕەنگە هەر لە سنووری محافەزەی سلێمانی و محافەزەی هەڵەبجەی شەهیدا لانی کەم 5,000 نابینا هەبێت ئەلم 5,000 نابینە ئەگەر 200-300 نەفەر بە بڵین هەزاریش کە ناگاتە 500 نەفەریش زەوی وەرگرت بێت لە کێشەی نیشتەجێبوون ڕزگاری بوو بێت بەڕاستی ڕقمێکی زۆر بچووکە ئەی بە 150,000 دیناری موچەی کەم ئەندامی بتوانێت کرێخان و بیا بتوانێت شیل و دایبی و مناڵی دابین کات لەبەر ئەوە سەرەکی ترین مەجال کە ئیشی تا بکرێت ئەمە ضرورترینە نابێت حکوومەتی هەرێم بەڕاستی هەرچەنە ئێمە یاسایەکمان هەبوو یاسای مافی امتیازاتی خاوەن پێداویستە تایبەتەکان لە سیوێکی 2011 دەرچوو یاسای ژمارە پەرلەمانی کوردستان لە قسەکەت بیر نەچێتەوە با لەسەر شوێنی مەسکەن واتە نیشتەجێبوون بۆ ئێوە من شتێک دەڵێمە گەرچی دڵنیام ئەو هەموو داواکاری خۆتان بەرپرسانی وڵات و نیشتیمان گویان لێنەوە دڵنیامە منیش گویان لێنەوە نابێت بەشک و مەمەی کە خێرخوازێک یاخود دێکێ لەو بەرپرسانە بە تایبەتی لە کابینەی نوێمە بەبیری بێتەوە لە کابینەی پێشووترە لە کابینەی 5 و 6 بوو پێم وایە
هەندێک پرۆژە لە سلێمانی دەرچوو کە یەکێکیان لە بەرامبەر بە پیرەمەگرونە هەندێک خانووی تایبەت دروست کرابوون و کامل تەواو بوو پرۆژەی نیشتە جێبوون بوو یەکێکیان لە پشتی زەرگوێزەوە یەکێکی دیکەشیان لە سیتەکە کە چەندیەکەیەکی نیشتە جێبوونی زۆریان دروست کردووەوە تا ئێستا یەک کە سوودی لێ نەبینیوەوە پێم وایە پرۆژەی ئەگەر بە هەڵە نەبووم تایبەت بوو بە وەزارەتی ئاوادانکردنەوە و ئەوە نەبوو شتێک بێ کە ئەهلی بێەوە دەبێت بفرۆشرێتەوە تایبەت بوو بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کە تا ئێستا کەس سوودی لێ نەبینە بۆ هیوایی کە هیچ نەبێ و شوێنانە بدرێتە ئێوە کە لە ئێستادا شوێنەکە تەکمیل کراوە تەواو بووە بە تایبەتی ئەوەی بەرامبەر بە پیرەمەگرون کە هەبوو کە من چوومەتە ناوی تەنانەت سیمکەشی گەچکاری جپسمبۆردی ماڵەکانی ژەمووی تەواو بوو بەڵام بەداخەوە هەندێکیان ئێستا خەڵک گوێرانی کردووە کەس ئیسیفادەی لێ نەکردو بۆ هیوای کە یەکێک لە بەرپرسانی سلێمانی یاخۆت حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لەم قسەیە بێ بتوانێ ئەمانە هیچ نەبێ بۆ ئێوە بەکاربێنن. طبعا ڕێکخراوێکی تی نبینایەن بەردەوام لە هەوڵایە ئێمە هەوڵین بەشێک لەو یەکە نیشتەجێبوونانە بەر نابینا بکەوێ بەر کەمەندام بکەوێ بەڵامی تر بەداخەوە ئێمە ینی کەمەندامان نابینامان چەند جار چوونەتە خۆشمان ینی و ڕێکخراوێکی تی نبینە چوونێتە هەولێر بە هیچ دەستکەوتێک بەڵکو بە شێوازی ناشرین مامەڵە کراوە ڕەنگە دەرکردن و هێنانەوە ئەم دوو سەیتەری دێگەڵی تیابوو بێت ئەم بابەتانە هەمووی ڕوویاوە بەڵامی تر بە تەکید ئێمە لە هەوڵ و ماندووبوونی خۆمان کۆڵ نادەین ئێمە بەردەوام بین. زۆر باشەکە علی بەدەر لەو بوارانەی کە باسمان کرد وەکو پێنەدانی موچە و چەند لایەنێک بە گشتی بەدەر لە بواری دارایی ئایا شەقام و بازاڕەکان تا چەندە حکوومەت گرنگی پێداون کە ئەوەندە لەبار بن بۆ نابینایان. من ویستم باسی ئەو بابەتە بکەم یاسای مافی امتیازاتی خاوەن پێداویستە تایبەتەکان کە یاسای ژمارە 22/2011 بوو لە پەرلەمانی کوردستانە دەرچوو. ئێمە وەکو یاسا کێشەمان لەگەڵ یاساکەیان نیە بەڕاستی هەرچەنە هەنێ نەک هەندێک خەلەل و کەم و کوڕی زۆری تیا هەبوو بەڵام وتمان جێبەجێ بکرێت بە خەلەل و کەم و کوڕیانەوە باشترە لەوەی کە هیچ شتێک جێبەجێ نەکرێت بەڵام بەداخەوە تەنها خەڵێکی ئەم پرۆژە یاسایش جێبەجێ نەکرات چەند جارێک هەموار کرایەوە نێرایەوە پەرلەمانی کوردستان هەموار کرایەوە بەڵام هیچی جێبەجێ نەکرا یەکێ لەو نوقتە و لەو بڕگە و مادانی کە لەناو ئەم پرۆژە یاسایە هەیە بابەتی شۆستە و شەقام و ئەو تەلار و بینایانەی کە دروست ئەکرێت کە هیچ شیاویەتی نییە بۆ نابینە و کەم ئەندام ئێمە بەڕاستی ویسمان لە ڕێگە ئەم پرۆژە یاسایەوە ئیشێکی باش لەسەر شۆستە و شەقامەکانی ناو بازار بکرێت ئیش لەسەر تەلارەکانی ناو سنتەری شارەکان و حتا ناو دەرەوەی شارەکانیش بکرێت بەڵام بەداخەوە تاوە کۆسە هیچ شتێکی جێبەجێ نەکرا و شۆستە و شەقامەکانیش بەڕاستی هیچ کەڵکێکیان نییە بۆ بەڕێکردنی ژیانی چوونە دەرەوەی هیچ هەر نابینایەک. زۆر باشەوە کاری ڕۆژانەتان چۆن بەڕێوە دەبن وەکەوەی کە ئاماژەت پێکرد کە هیچ شۆستە و شەقامێک و بازاڕەکان هیچ لەبار نین بۆ ئێوە و دیاترین گرفتی سەرەکیتانەوە چییە؟ طبعا بەدەر لەو گرفتانی کە پێشتر ئاماژەمان پێیا چوونە دەرەوە ئەو شۆستە و شەقامی کە جەنابتان ئاماژەتان پێیا گرفتێکی زۆر گەورن بەڕاستی لە پڕەکە چاڵ دروست دەبێت لە پڕەکە دوکانداری احترام هەیە کە ئەمە پێمان بە ئیشی شارەوانی ئەمانە چارەسەر بە شتێکی زۆری هێناوەتە پێشەوە شۆستەکە بە تاوەتی گیراوە ئەمە یان پێشتر حاڵاتێک هەبوو ئەهات چاڵ دروست دەکرا و دوای لێ نەپێشرایەوە لێ حەلی چاڵەکە نەئەکرا و پڕ نەئەکرایەوە لە پڕەکە کەمەدامەکان نابینایەکی تێ ئەکەوت بەڵام خۆ نابینە نەهاتۆ لە ماڵەوە هەر دابنیشە قیناکە شۆستە و شەقامەکانی جوان بەڵام بەڕاستیم لەرۆ تەشجیعی هەموو نابینایەنەکەم بچنە دەرەوە یعنی لە ماڵەوە دانیشتن حاڵەتێکی کە ئابە و نەفسی زۆر قورس و قوڵ دروستەکە لای نابینە لەبەر ئەوەی شۆستە و شەقامەکان وایە ناکری ئەمە کۆڵ بین و دانیشتن دابنیشین لەبەر ئەوە ڕاستە حاڵەتەکە وایە بەڵامی تر ئەبێت هەوڵی خۆگونجاندن بێین پشودرێژێکی زیاتر هەبێت لە هەوڵی چارەسەرکردنی بابەتەکان ئەم ساڵ لە ساڵێکی تر دوانی تر وەحاڵە پشودرێژی هەبێت لەگەڵ بابەتەکانە و دانیشتنیش نەبێت لە ماڵەوە زۆر باشە خەڵکی و شۆفێرەکان بە حکمی کە بەڕێز داماژت پێکرد کە نابێت لە ماڵەوە بن دەچنە دەرەوە تا چەندە هاوکارتانە بن بە خۆشحاڵیەوە ینی هاوکارێکی باشەی لەو ڕۆ ئەنی هەم شۆفێرەکان هەم برانی هاتوچۆ هەم ئەلحەمدوللیلا ئاستی هۆشیاری کۆمەڵگەی کوردی بزات ئەیڵەم خەڵکی شاری سلێمانی ئاستێکی سەقافی باشی هەیە لەم ڕۆوە زۆر باشە کالی خەمت نەبێ دڵتان بۆ خۆتان دانەمێنێت لەسەر چاڵ و تاسە و ئەمانە جاری وا هەیە مەش ئۆتۆمبیلەکانمانەکەون ناو چاڵێکەوە لە پڕشەوێک دروست بوو کەس نەیزانیوە لەکوێ ئەم چاڵە دروست بوو بۆیە دڵتان بۆ خۆتان دانەمێنێ ئێمە ژۆک ئێوەین زۆر جارەوە خەتای ئێمە و خەتای ئێوە نییە
خەتای دەسەڵات و خەتای خزمەت گوزاریەکان ئەوانەی کە تایبەتن یا پەیوەندیدارن بە خزمەت گوزاریەکانەوە. کاگەلی زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. دوایین قسە دەگەر قسەیە کتێبێ زۆر بە کورتی داواکاری بێ یا خۆت پەیامی خۆتان بێت چیاڵێ؟ وڵاهی باسی بۆ پرۆژه یاساییمان کرد. من داوا لە پەرلەمانی نوێ ئەەکەم، داوا لە حکوومەتی نوێ ئەەکەم، ئەم کابینەوەی کە دروست بووە داوا ئەەکەم بە ویژدانەوە یەک تۆز ویژدان بخەنە کار و سیرێکی ژیانی کەمەندامان و نابینا بکەن و ئاوڕێک لە ژیانیان بن و ئەگەر شتێکی زۆر زۆر کەمیش بێ هەر نەبێ مافە سەرەتاییەکان دابینکرد ناڵن و کە ئەوروپا هەموو شتەکان دابینکرد چکە ئەزانین ئەوە ناکەن بۆیە داوایان لێ ئەەکەین ئەگەر هەر نەبێ موچەی ئەو خاون پێداویستە تابینیان نابینە ئەو خاون پێداویستە تایبەتانە چاک بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەلی کەریم دەندامی دەستەی لێپرسراوی یەکێتی نابینایانی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونت. ئامادەبوونێت دووبارە زۆر بەخێربەی. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما زۆربەی هاوڵاتیان ڕوو لە شوێنە گەشتیاریەکان دەکەن بە مەبەستی خۆفێنکردنەوەیان. لە قەزای سەی سادق و دەوروبەریشی زۆربەی هاوڵاتیان ڕوو لە شوێنی گەشتیاری سەراو دەکەن. بۆ مەبەستا پەیامنێرمان سۆهێب محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرموون با پێکەوە بینەری بین. تابێت پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوون دەکەن و هاوڵاتیانش بۆ بەسەربردننی کاتێکی خۆش و مەلەکردن ڕوو لە سەرچاوی ئاوی سەراو دەکەن لە سەی سادق. هاوڵاتیان مەلەکردن بە گرنگ و پێویست دەزانن و بە تایبەت بۆ ئەم کاتی گەرمایە بۆ فێنکردنەوەی خۆیان دێن بۆ مەلەکردن. شوێنێکی گەشتیاریە ئێرەمان زۆر پێخۆشە، ئاوێکی سازگارە، بە دڵنیاییەوە خەڵکی زیاتر ڕووەکاتە ئەم شوێنە خۆشە و ئێستا ژەر خەڵک ڕوو ئەکات لە سلێمانیەوە لە پێنجوێنەوە لە هەڵەبجەی تازەوە لە هەڵەبجەی کۆنەوە خەڵک دێت بەڵام ڕێژەکەی کەمە بە بۆنەی خزمەت گوزارێکە. سەراوی سوبحاناغا ناوچەیەکی گەشتیاریە دەکەوێتە نزیک سەی سادق و ژنگەیەکی پاک و ئاوێکی سازگاری هەیە و گەشتیاران لە گشت ناوچە جیاوازەکانی کوردستانەوە ڕوو دەکەنە سەراو بەڵام گلەیی لە بێ خزمەت گوزاری ناوچەکە دەکەن. کە وەرزی هاوینێت و جەو گەرمەکە گەشتارێکی زۆر ڕووەکاتە ئەم سەرچاوی سەراوە بۆ مەبەستی مەلەکردن زۆربەیشانن ئیسراحەت دەکەن و لێرە نانێکە خۆن و لە ئاوەگەش هەمەلەکەن ئیتر بۆی پلێ گەرماوە بەڕاستی بە تایبەتی وەرزی هاوین هەتاوەکو ساردی پاییز خەڵکی تایە خەڵکێکی زۆریشی تیا هەل لە سەعات حوتی بەیانیەوە هەتاوەکو نزیکەی 11 شەو 12 شەو ئەم ئاوە بەردەوام خەڵکی تایە. زۆر جار هاتوین جای وایە پەشیمان بینێتەوە بە سیارەیان بۆ شوێن جادەکەی زۆر ناخۆشە تاسەشتی زۆر لێ و چاڵی یادێ بۆمان خۆشترگەن گەنجەکان نەگەری ئەمە هەموو کەسەیە بۆیە. سەی سادق لە کۆن و لە ئێستاشدا تەنها ناوچە گەشتیاری تێدایە بەڵام نەتوانراوە وەک پێویست گرنگی پێ بدرێت و خزمەت بکرێت. بوونی زۆری سەربازگە و داگیرکردنی ئەو جێگەی و خراپی ڕێگەوبان بۆتە هۆی تووڕەیی گەشتیاران و هاوڵاتیانی ئەو ناوچەیە. سوێی محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سەید سادق. بینەرانی عزیز بڕگۆ بابەتەکانی بەرنامەیە پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات تا بەرنمەیەکی دیکە و ڕۆژێکی نوێی دیکە کە دەکاتە سەرەتای هەفتەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.